ئەو کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین لە چالاکیێکی تر لە چالاکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ بابەتێکی تازە و پێویست لەگەڵ کەسایەتێکی گەنج و چالاک لە خزمەت ئێوەی بەڕێز دەبن. وەک دەزانن چالاکیەکانمان خۆی لە سێ تەوەر دەبینێتەوە: پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری. هەوڵ دەدەین هەر هەفتەیەک لەسەر تەوەرێک لە تەوەرەکان بابەتێک هەڵبژێرین، دوای ئەوە لەسەر بابەتەکە کەسایەتێکی گونجاو دەبینینەوە بۆ ئەوەی قسە لەسەر ئەو بابەتە بکا بۆ ئێوەی بەڕێز. هەروە وەک دەزانن هەموو وێبینارەکانی ئەکادیمیا بە تەواوی تۆمار دەکرێت لەلایەک تر لە ڕێگای فەیسبووکی ئەکادیمیاوە بە لایڤ دەگوازرێتەوە بۆ ئەوانەی دەیانەوێت لای خۆیان شێری بکەن. ئێستا ڕیکۆرد بەردەوامە و لایڤەکەش کراوەتەوە. هەروە دکتۆر ئەرینیش دەتوانێت لەگەڵ هاوکار و برادەرانی خۆی هاوبەشی پێ بکە. بۆ ئەمڕۆ بابەتی بەڕاستی هەلی کار زیاتر مەبەست بوو، بەڵام یەکێک لە پێداویستیەکانی هەلی کار زانینی زمانە کە دەرفەتەکانی هەلی کار لە بەردەم کەسانی کارخواز زیاتر دەکا. کاتێک کە قسەمان لەگەڵ دکتۆر ئەرین کرد، ئەویش ئەو بابەتەی زۆر پێ باش بوو، خۆشی لەو بوارەدا زۆر شارەزا و زۆر پڕ ئەزمونە، بۆیە ویستمان سوود لە ئەزمون و شارەزایی ئەویش وەربگرین و ئەو بابەتەی کە ئامادەی کردووە بیخێنە بەردەستی ئێوەی بەڕێز. زۆر کاتی وێبینارەکە نابین، وەک دەزانن بە سێ شێوە ئێوەی بەڕێزی دەتوانن بەشدار بن. لە لایڤی فەیسبوک ئەگەر لە کۆمنت شتێک دەنووسن، هەوڵ دەدەن برادرانمان بیگەنە دەستی ئێمە تاکو لە کاتی با بڵێن ماوەی پرسیار و وەڵام ئەو کاتە ئاراستەی دکتۆری بکەیت، یان دەکرێت لە چات بینووسن ئێمە دەیخوێنینەوە، یان دەکرێت دەستت بەرز بکەیەوە تا ئەو کاتەی ڕێگەت پێ دەدەین مایکەکە بکەیەوە بۆ ئەوەی پرسیاری خۆت یان سەرنج و تێبینی خۆت ئاراستەی قسەکەری ئەمڕۆ بکەیت کە کاک دکتۆر ئەرینە. دکتۆر ئەرین ئەحمەد محەممەد بەڕاستی سیڤیەکی زۆر دەوڵەمەندی هەیە، ئەوەی لە بۆی ناردینە تەنها 18 لاپەڕەیە، بەڵام داوامان کرد پوختی بکەینەوە کە وەک لەسەر شاشە ئەوە پوختەکەیەتی، ئەگەرنا زۆر کاری تری کردووە. دکتۆر ئەرین دکتۆرای هەیە لە زمانەوانی کارەچی و زمانە بیانیەکان، هەروەها ماستەری هەیە لە زمانەوانی کارەچی یان زمانەوانی پراکتیکی لەگەڵ تیسۆڵ، بەکەلۆرێسیی لە زمانی ئەدەبی ئینگلیزی هەیە لە زانکۆی کۆیە بەکەلۆرێسەکەی. لە بواری وانەوتنەوە لە ساڵی 2005ەوە کاری کردووە، هەروەها لە زانکۆش لەو کاتی 2009 مامۆستایەتی دەکا و کاری کردووە لە زانکۆ. دوای ئەوە لە چەندین زانکۆی حکومی و تایبەت لە دەرەوە و لە ناوەوەی عێراق وانەی گوتۆتەوە. ئێستا مامۆستایە لە زانکۆی چەرموو لە کۆلیژی زمان لە بەشی زمانی ئینگلیزی. هەروەها دکتۆر ئەرین بەشداری کردووە لە زۆرێک لە وێرکشۆپ و سمینار و کۆنفرانس لە کوردستان و لە عێراق و لە بریتانیا، لە ئەوروپا، لە ئەمریکا، لە سین، لەگەڵ چەندین وڵاتی تر. تا ئێستا دکتۆر ئەرین 4 کتێبی بڵاوکراوەی هەیە، 18 پەیپەری ئەکادیمی واتە توێژینەوەی ئەکادیمی بڵاوکراوەی هەیە. باشداری کردووە لە زیاتر لە 15 کۆنفرانس و وێرکشۆپ. ئێستا کار لەسەر کتێبی پێنجەمی دەکا، هەروە هەندێک لە پەیپەر و توێژینەوەکانیشی لە گۆڤارە نێودەوڵەتیەکان بڵاوکراونەتەوە. سەرەڕای کاری پیشەی لە زانکۆ وەکو مامۆستای تایبەت کاری کردووە، مامۆستای ئینگلیزی، هەروەها وەکو تاقیکار یان وەکو مامۆستای تایبەتی تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانی ئایلتس و تۆفڵ IBT، هەروەها چەند تاقیکردنەوەیکی نێودەوڵەتی فەرمی تر. کەسێکی وەکو دەڵێ چالاکوانە لە بواری سوشەل میدیا، من متابعەی کارەکانی دەکەم، هەروەها
کەسێکی هاندەرە وەکو دەڵێ مۆتیڤیشنەل سپیکەرە کە هانی خەڵکان دەدا بۆ ئەوەی بە دوای کاردا بگەڕێن، چۆنێتی دۆزینەوەی کار، چۆنێتی فێربوونی زمان، هەروەها پەرەپێدان بە بەهرە و کارامەیەکانی خۆیان. چەندین جار وتار و سیمیناری پێشکەش کردووە بۆ گەنجان لە زۆر شوێن بە مەبەستی بەرزکردنەوەی هۆشیاری لە نێونەوەی نوێدا، ئەو نەوەیە کە ئێستا لە ئایندە دەبن بە سەرکردەکانی وڵات مەبەستمان. بەڕاستی سیڤەکەی زۆر دەوڵەمەندە، بەڵام لە سەرداوای خۆی و لەبەر کاتەکە هەر ئەوەندە بەس بێ بتوانین باسی بکەین. کاک دکتۆر ئەرین، جەنابەت ئێستا لای من 9-8 دقەیە، ئەگەر بکرێت لە نێوان 45 بۆ 50 خولەکێک جەنابەت قسە بکەیت، دوایی دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ پرسیار و سەرنج و تێبینی بەشدار بوون. دکتۆر جەنابەت ئێستا کۆهۆستی، ئەگەر ئەزێت نێ دەتوانی یەکسەر سلایدەکان شێر بکەی و ناوی خۆی لێبینین دەست پێ بکەیت. زۆر سپاس کاک دکتۆر جان، گوێتان لێمە؟ بەڵێ بەڵێ، زۆر سپاس بۆم بانگێشتنامەیە و خۆم بە خۆشحاڵ ئەزانم لە تەوەری ئەم جارەی مەگامایند لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست و لەگەڵ هەموو گوێگرانم دەبم ئەم جارە. سپاس بۆ هەموو شتێک و بەڕاستی باسێکی پڕچێژت کرد، بۆیە نامەوێت لەوە زیاتر خۆم بناسێنم. دڵنیام کە ئێستا دەزانن کە بابەتی ئیمڕۆمان سلایدەکان بە زمانی ئینگلیزی دەبێت، بەڵام خۆم بە زمانی کوردی قسە دەکەم بۆی کە وەکو ئینگلیز دەڵێت دوو چۆلەکە بکوژین بە بەردێک، چونکە ئێمە باسی زمانی بیانی دەکەین یاخود باسی زمانی دووەم دەکەین. ئایا سلایدەکان دەگاتە لایەوە؟ بەڵێ، زۆر وازح دیارە. زۆر باشە، زۆر باشە. سڵاو لە هەموو لایەک، خۆشحاڵم کە ئێستا لەگەڵتانام و هیوادارم ئەم 45 دقەیە ئەگەر سوودێکی کەمیش بێت پێتان بگات لەبارەی زمانی دووەم و هەلی کارەوە. ڕاستی ئێمە زۆربەی کات کە دەمی گەنجەکەینەوە، گەنجانی ئەم وڵاتە گلەی ئەوەکەن کە کار نییە، کە بۆچی بخوێنن، کە سوودی خوێندن چییە، سوودی کتێب خوێندنەوە چییە. بەڵام لە کاتێکە لیان دەپرسی دەڵیت بێجگە لە زمانی کوردی چ زمانێکی تر دەزانیت، تەنانەت زمانی وڵاتەکەش کە زمانی ئەگەر لای تۆ دووەم بێت لە زۆرینەی بەشەکانی وڵاتە عەرەبی یەکەمە، ئێمە زمانی عەرەبیەکەش نازانین. دواتر گلەی لەواکین کاڵین بۆ هەلی کارمان دەست ناکرێت، بۆ کەسێکی بیانی لە وڵاتی ئێمە هەلی کاری دەستەکەوێت. ئەوەی ڕاستی بێت بمبورن بۆ دەنگم، پێما بێت کەمێک ناساغم، بەڵام هیوادارم کە دەنگم بە باشی بگاتە لایەوە. لە زۆربەی وڵاتەکانی دنیا گەنج بێجگە لە زمانی دایک یاخود زمانی فەرمی زمانێکی بیانی دەزانێت یاخود زمانی دووەم. ئێمە چونکە بڵین بەرکەوتنی ڕاستە خۆمانیە لەگەڵ ئینگلیزە، زمانی ئینگلیزی بێ بە زمانی بیانی بۆمان و زمانی دووەمە بێ بە زمانی عەرەبی. من لێرە کە باسی زمانی دووەمەکەم، تۆ دەتوانیت ئینگلیزی وەربگریت وەکو زمانی دووەم، ئەتوانی عەرەبی وەرگریت، یان ئەو زمانی کە دەزانیت زۆرترین هەلی کارت بۆ ڕەخسێنێت. من زیاتر نمونونەکەم لەسەر زمانی ئینگلیزیە بۆ ئەم بابەتی ئیمڕۆمان کە چۆن هەلی کارمان دەستەکەوێت. زیاتر ئێمە گلەی لەواکین کە هەلی کارمان دەست ناکەوێت، یاخود هەندێک جار ئاڵۆزیمان بۆ دروستە بێت کاتێک بە دوای کارێکا دەگەڕین. بۆچی هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە ئێمە ئەزمونێکی کەممان کردووە و لە پاڵ ئەزمونە کەمەکەشە زمانێکی تر نازانین. بمانێ و نەمانەوێت وردە وردە ئەم وڵاتانە وای لێت کە زمانی ئینگلیزی دێتە پاڵ زمانی فەرمی. وەکوی وازانن کە ئێستا لە دووبەی جمعەیان تاوەکو ساعت 12 کردووە بەدەوام، شەمە و یەکشەمەیان کردووە بە بڵین ویکند یاخود کۆتایی هەفتە، کە کاتێ لە حاکمی دووبەیان پرسی وتی من لە 3 بۆ 7 وڵاتەکەم بیانیم، پێویستیان بۆ ببورن، پێویستیان بەوە نییە کە جمعان لە ماڵەوە بن. بۆیە لێرەیە وای لێ هات کە وردە وردە هەلی کار، وای لێ هات کە ڕۆژی دەوامیش لە هەینیشە ببێ بە ڕۆژی دەوام،
و شەمە و یەکشەمە ببێت بە بەڵین بە ویکند یاخود کۆتایی هەفتە. شتێکی وەکو سەرەتا ئەگەر من باسێکی زمانی ئینگلیزی بکەم لە هەلی کارە، زیاتر لە 60 بواری هەلی کار هەیە کە پێویستی بە زمانی دووەمە، primarily وەکو سەرەتا پێویستی بە زمانی دووەمە. تۆ گەر زمانی دووەم من وەکو وتم لە نمونەی ئەم ڕۆمانە زمانی دووەم ئینگلیزی وەرەگرین، تۆ گەر ئینگلیزی بزانیت لە 60 هەلی کارت زیاترە بێت، چونکە زیاتر لە 60 کار هەیە کە بەرکەوتەی ڕاستە و خۆی لەگەڵ زمانە هەیە. لێرەوە دەستەواژەیەکمان بۆ ڕوو نەبێتەوە کاویشەوەیە کە کاتێک تۆ بە دوای هەلی کارەوەی دەبێت ئەوە بزانیت کە پێویستت بە کارامەییەکە، پێویستت بە سکیلەکە بۆ ئەو کارە، و یەکێک لەو سکیلە تایبەتانەی کە تۆ لە کارێکە هەڵەبژێردریت، ڕەفیقەکەت هەڵنابژێردرێت، ئەوەیە کە تۆ زمانێک لەو زیاترە زانیت. و دواتریش دوای زمان دێنە سەر بابەتەکانی تری وەکو ئەزمون و وەکو شەهادە و وەکو بەڵین بڕوانامە و وەکو چەندێک کارت کردووە لەو مەجالەیە یاخود لەو بوارەدا. بەڵام وەکو سەرەتا تۆ هەڵگریت چ بڕوانامەیەک بیت، سەرەتا سەیری زمانزانی دەکەن نەک بڕوانامەکەت. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو چینا کە ملیارێک و 600 ملیۆن 600 ملیۆن نفوسیەتی خەڵکی تایە بیر لەوە ناکاتەوە کە تۆ دکتۆرات هەیە یان ماجستێرت هەیە یان دبلۆمت هەیە یان بەکەلۆرێست هەیە. کاتێک لێ من تەقدیمی ئیشێکمە کرد پێیان ناوتم تۆ وەرەگیری لە بەرەوەی دکتۆرات هەیە یاخود لە بەرەوەی خوێندکاری دکتۆرای یان ماجستێرت هەیە. نە، یەکەم شت سەیریانە کرد ئەیانوت تۆ زمانێکی ترە زانی کە زمانی ئینگلیزیە، دومین شت ئەیانوت لە بڕی ماجستێرەکەت لە بریتانیا هێناوە. بۆیە لەوێ ئەولەویەتی من زیاتر بوو بەسەر کەسانێکی ترە کە ماجستێرەکەیان لە وڵاتێکی با بڵین شەرقی هێنابێت. بەچی؟ بۆ لە برین لە من لە first handed language پیپڵەوە لە ئەوانەی کە زمانی ڕسمیان یا فەرمیان ئینگلیزیە زمانەکەم وەرگرتووە. لێرەوەی هەلی کار دروستە بێت کاتێک تۆ ئەتەوێت بۆ کارێک هەوڵ بدەیت. ئەمە تەنها لە کوردستان وانە، ئەمە لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکانیش کاری لەسەرەکرێت. من باسی بریتانیا و ئەمریکا ناکەم کە زمانی فەرمی ئەو وڵاتە زمانێکی ئینگلیزیە و دەبێت زمانی ئینگلیزی بزانی، بەڵام وڵاتێکی وەکو سوید یاخود وەکو نەرویج یاخود وەکو دانیمارک یان وەکو ئیسپانیا، ئەگەر لە پاڵ زمانی نەرویجی سویدی یاخود دانیمارکی یان ئیسپانی ئینگلیزی نەزانیت، هاوڕێکت کە زمانی ئینگلیزیە زانێت لە 70 بۆ 85 ئۆپۆرتونیتی هەلی کاری زیاترەکە قبول بکرێت وەک لە تۆ. ئەگەر ئێمە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو نمونەیەک وەربگرین، ساڵانە کۆمپانیاکانی ئەمریکا 500 بۆ 5000 کەسی بیانی وەرەگرن کە داخلی ئەمریکایەکەن بۆی ببێت بە هەلی کاری بنێ. ئەمە لەبەر خاتری چاوی کاڵی ئێمە نییە، ئەمە لەبەر خاتریەوەیە کە یەکەم هەلی کار زیاتر بۆ خەڵکە ڕەخسێنێت، دومینی وەیج بەڵین لە ڕووی پارە سەرفکردنەوە تۆ وەکو فۆرن پیپڵێک وەکو کەسێکی بیانی ئەشێت وەیجەکەت کەمتر بێت، پارە پێدانت کەمتر بێت بۆ لە بری تاکست کەمتر لەسەرە. باشە ئەم 500 بۆ 5000 کەسە ئایا کەسێک وەرەگرن کە عەرەبێکی فول بێت یاخود ئیسپانێکی فول بێت یاخود فەڕەنسێکی فول بێت؟ نا، پێویست ناکات لە وڵاتێکی شەرقیەوە بێنێت، ئەتوانێت لە تۆرۆنتۆی کەنەدا یاخود لە ڤانکوڤەری کەنەداوە بێنێت و فەڕەنسیشی فولە. کەسانێکێنێت کە لە پاڵ زمانەکەی دایکیان زمانێکی تر بزانن کە پێوترێ زمانی ئینگلیزی. بۆیە لێرەوە تۆ ئەشێت ببیت بەیەکێک لەو 500 بۆ 5000 کەسە ئەگەر ئێستا دەست پێ بکەیت و خۆت فێری زمانی ئینگلیزی بکەیت. ئەگەر وڵات شاری نیویۆرک یاخود نیویۆرک ستیت وەرگرین، مقاتعی نیویۆرک وەرگرین وەکو نمونەیەک، زیاتر لە 200 بانکی بابلین فۆرن بانکی تایە، بانکی خارجی یاخود بانکی دەرەکی تایە،
من باسی بانکەکانی ئەمریکا ناکەم وەکو ئەمریکان ئەکسپرس و وەکو ئەوانە باسی ئەو بانکە ناکەم کە با بڵین ئەمریکی نین کاتاگەر تۆ نیویۆرک ستیت یاخود نیویۆرک سیتی وەرگریت تەنها لەویایە 200 بانکی خارجی ئەمریکای تایە کە ئەشێت تۆ خەریجێکی بزنس بیت خەریجێکی ئینگلیزی ئینجینێرین بیت خەریجێکی بانکین سیستەم بیت بەڵام بەهۆی زانینی زمانی دووەمتەوە کە ئینگلیزیە هەلی کارت بۆ ڕێکەوێت هیچ دوور نییە یەکێک لەو نمونانە کە ئەم دووسێ ڕۆژە قۆنسوڵی ئەمریکی ڕایگەاند مینی گرانت و میدیەم گرانتە کە گرانتێک پێشکەش بۆ کەسانە ئەکات کە زمان ئینگلیزی ئەزانن و ئەتوانن کارێک بکەن لە وەبسایتی قۆنسوڵی ئەمریکی ئەو گرانتانە بەردەستن و دەتوانن سەیریان بکەن بەڵام یەکێک لەو مەرجانەوەیە کە ئینگلیزی بزانیت بۆی ئاسانتر لەگەڵ ئەوانی ترا بکەیتە منافەسەوە باشە وڵاتی ئەمریکا لە با بڵین 856 ستیشن کەناڵی ڕادیۆی تایە کە بە 58 زمانی جیا پەخشیەکات ئەو زمان 58 زمانە بادانەیەکیان بە ئینگلیزی بێت بەڵام خۆ 57ەکەی تری بە زمانەکانی فەرمیتری جیانە ئەگەر هەر زمانێک تۆ وەری دەگریت بۆ نەیەکێک لەو زمانانە VOA Voice of America کوردیە کەسێک کە بیوێت لە Voice of America وەربگیرێت ئەبێ زمانێکی ئینگلیزی بزانێت ئەگەر بە فلوئنت بە فەسیحیش نەبێت بەڵام خۆرە بێت تۆ زمانەکە بزانیت بۆی ببیت بە کەسێک کارمەندێک لەو ڕادیۆیە ساڵانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نزیکی 30,000 کەس لە قەتاعی حکومی تەعیین ئەکات ئایا ئەم 30,000 کەسە هەمویان ئەمریکین؟ نامەرج نییە بەڵام خۆ بێت زمانێکی ئەمریکی بزانێت ئەو کەسە یاخود با بڵین زمان ئینگلیزی با نەڵین ئەمریکی تۆ هەلێکی ترت بۆ ئەڕەخسێت ئەگەر بتەوێت با بڵین ئەگەر زمان ئینگلیزی بزانیت ئەوی شەوەیە کە ئەتوانیت لە خۆتە ژەویەکانی عالەما ئیش بکەیت چکە دواترینە سەری ئەوەی شێوەیە کە خطوتی جەوی تاکە زمانێک تایە بەکاربێت زمان ئینگلیزیە بەشێت زۆرێک لەم 100 کەسەی کێسە لەگەڵمانان و نازان چەندی تریش لە فەیسبوک لەگەڵمانان سەفەرتان کرد بێت ئەگەر ڕێگەی دووری ئێران بێت تورکیا بێت یاخود سعودیە بێت یان دوبەی بێت یان هەر وڵاتێکی تر بێت بینیت ئەو مۆزەفانەی کە لە ناو تیارە قساکەن بە ئینگلیزی قساکەن کاپتنەکە هەر بە ئینگلیزی قساکات بۆیە زمانی فەرمی ناو تیارە یاخود ئێرلاینز خطوتی جەوی ئینگلیزیە ئەمە وەکو دەستپێکێک ئەی ئێمە گەل لە ڕووی هەلی کارەوە سێریکین چییە وەکو دیارە لامان گلۆبڵ مارکتین ئێستا لە جیهانە بۆ بە منافەسەی کار گرنگ نییە تۆ چەندێک زیرەکی لە چ کارێکە گرنگەوەیە کە تۆ زمانێک بزانیت کە زمانی فەرمیە یاخود زمانی دووەمە یاخود زمانێکی بێگانەیە لە وڵاتە ئەگەر هەرێکێک لەم سێ تەوەرە هەڵبژێریت زمان ئینگلیزی بەرەکەوێت بۆیە ئێستا منافەسەکە زۆر گەورە بووە تۆ گەر بتەوێت هەلی کارێک بۆ خۆت بڕەخسێنیت من دایمەن بە فۆلۆوەرەکانی خۆش مەڵێم لە ڕێگەی ئینستاگرام و فەیسبوک هەڵم تۆ لە ژوورێکی یەک بە دووشە ئەتوانی بزنسێک بۆ خۆت دروست بکەیت چۆن بەوەی تەنها ئەکاونتێکی ئینستاگرامت هەبێت بابەتەکانت لە ڕێگەی ئینستاگرام ئەکاونتەکەتەوە بڵاوکیتەوە لە بری ئەوەی کە تۆ بە زمانی تەنها بە کوردیشت بنووسیت ئەتوانیت باسکردنەکەی بە کوردیش و بە ئینگلیزی بێت ئەو کاتا بینیت شێوەکان زیاترەکات کەسێک بەڵین لە تورکیاوە ڕیڵاکی تۆ بینێت ئەینێرە بۆ کەسێک لە بریتانیا ئینێرە بۆ کەسێک لە ئەمریکا کاتە بەم شێوەیە تۆ ئەکەیتە ناو گلۆبڵ مارکتینەوە تۆ بەبێ ئەوەی خۆت بیزانیت کەوتویتە ناو دۆخێکەوە کە لە جیهانەوە خەڵکە بێ بە فۆڵۆوەرت ئەمە تەنها بۆ نییە کە کارەکانت جوان بێت بەڵکو بەوەشە کە خەڵک لە کارەکانت تێبگات بەچی تێگەت حتمما بە زمان ئینگلیزی چونکە زمانێکە کە لە زۆربەی وڵاتەکانە ئەگەر هەمووشی نەبێت لە زۆربەی وڵاتەکانە خەڵکانەکەن کە تێگەن
دوایەوە بۆ دەستکەوتنی هەلیکار تۆ پێویست بە دایڤەرس سکیڵە، یعنی هەبوونی بواری جیاجیا. ئەم هەبوونی بواری جیاجیایە تۆ چۆن ئەزمون کۆکەیتەوە. ئەزمموی من بۆ نمونە وانەوتنەوەیە. باشە من چۆن بزانم کەسێک لە ئەمریکا یاخود لە بریتانیا یاخود لە ئوسترالیا یاخود لە کەنەدا وانە ئەڵێتەوە. ئەگەر من تەنها زمانی کوردی بزانم یاخود با بڵین دەرچوویەکی زمانی ئینگلیزیم و تەنها ئینگلیزیکی برۆکن یاخود شەق و شڕە زانم، کەواتە دوای ئەو ڕێگایانی وانەوتنەوە کەون کە لەم دەڤەری خۆمە با بڵین ئیشی لەسەرەکرێت. ئەو کاتە منافەسەکە زۆر قورسرە بێ بۆ من لەبەرەوەی کەسێک کە زمانێکی لە من باشتر بێت هەلیکار بۆ زیاترە. بەڵام ئەگەر من زمانەکەم باشتر زانی ئەو کاتە نەک هەلیکارم لەو باشترە، بگرە لە ئەزمموی شاشت لەو زیاتر فێرە بم، چونکە لە ڕێگەی یوتیوبەوە توانم بزانم ئەمریکیەک چۆن دەرسەڵێتەوە، کەنەدیەک چۆن دەرسەڵێتەوە، ئەوروپیەک چۆن دەرسەڵێتەوە. بەمە من ڕێگەیەکی تازەی وانەوتنەوە ئایانمە ناو با بڵین وتنەوەی وانەوتنەوەی ئێرەوە. کەواتە خوێندکارێک هەیە کە پێ مەڵێت بەڵێ من حەزم لە ڕێگاکەی تۆیە ببورن، حەزم بۆ ڕێگە تەقلیدیە نییە کە مامۆستاکانی تر بەکارێنن لەگەڵ ڕێزم ئەمە تەناوەکو نمونەی یانمەوە، بەڵام حەزم بۆ ڕێگە تەقلیدیە نیە، حەزم بە ڕێگەکەی تۆیە. چی وای لێکرد ئەو خوێندکارە ڕێگەکەی من هەڵبژێرێت نەک ڕێگەی مامۆستایەکی تری بەڕێز، ئەویشەوەیە کە لەوا چێت من زمانەکەم باشتر بێت یان با بڵین ئەو زمانەکەی لە من باشتر بێت ئەو ڕێگەیەکی تر فێر بووە کە من ئەو ڕێگەیە بەوەی کەمی زمانەکەمەوە فێری نەبووم، کەواتە من ئەو خوێندکارم لە دەستدا. تۆ حسابی کاگەل لە ساڵێکە لە مانگێکا خوێندکارێکت لە دەست دەربچێت، لە ساڵێکە 12 خوێندکارت لە دەست دەرچووە، ئەو 12 ئەیگەیەنێت بە 24 تر، ئەمە وەکو ڤایرۆس وایە ئەگات بە خەڵکانی تر. کەواتە تۆ نەک تەنها 12 خوێندکاری خۆتت لە دەست دەرچووە، بەڵکو لە هەر خوێندکارێک 2 خوێندکاری تر، کەواتە 24 خوێندکاری ترت لە دەست دەرچووە. ئەمە بۆ خوێندکار و وانەوتنەوە، بۆ هەموو بابەتەکانی تریش بە هەمان شێوەن. کەواتە زانینی زمانێکی تر، کەواتە گەشتنە بە هەلیکارێکی تر، کەواتە خوڵقاندنی هەلیکارێکی ترە بۆ خۆت. لەوە چێت زیاتر دوای ئەم سمینارانە خەڵکانێکی زۆر گەرمە بن، حەزەکەن لە ماوەی هەفتەیەکە فێری ئینگلیزی بن، بۆ لەبەرەوەی چێژێک لە سمینارەکە وەرەگرن بەخۆیان ناچنەوە ئەڵێن ئەمانەوێت فێری زمان بین، بەڵام گەورەترین کێشە ئەوەیە کە تۆ لە سەرەتاوە هەنگاوی یاخود شەقاوی گەورەت نا، وردە وردە ئەپوکەیتەوە، وردە وردە ڕقی لێڵەگری، وردە وردە ئیزعاجەبی. برادێک مەبوو هەمیشە باسیشم کردووە ئەویست بە 2 هەفتە وەکو منی لێبێت، کەزانی وەکو منی لێ نایوازی لە کۆرسی ئینگلیزیە نایدە دوایاتەوە پێی وتم ئەیوت بابە من ئەوتانێت 2 هەفتە 3 هەفتەیە هەڵڵێم ئێساش ڕۆبعی تۆ فێر نەبووم. پێم وت ئەزیزی من لە 9 خەریکی ئینگلیزی، اینجا تۆ بە 3 هەفتە وەکو منت لێبێت، کەواتە من لە 9 بەس پیازم پاک کردو، هیچم نەکردووە. ئەم شتانە ئیندورنس، پیشن، کاتیەوێت، تحملیەوێت، بەڵام کاتێک پێتەڵێم زانینی زمانێکی تر بەڕاستی کاریگەریت بۆ دروستەکات، بەڕاستی چانست بوێنێتە پێشەوە. ساڵانە نزیکی 12 بۆ 15 ئەکسچێنج پرۆگرامی ئالوگۆڕی ئەمریکی قونسوڵی ئەمریکی هەیە کە تۆ گەر زمانی ئینگلیزی نەزانی بێبەش ئەبیت. ساڵانە چیڤنین سکۆلەرشیپ هەیە بۆ خوێندنەکانی باڵا و خوێندنی زانکۆیی، تۆ لەوەش بێبەشە بێگەر ئینگلیزی نەزانی. دادی ئەڵمانی هەیە لەوەش بێبەشە بیت. سکۆلەرشیپ یاخود منحەی دراسی هۆڵەندی و سینی و ئیسپانی هەیە، لەوانەش بێبەشە بیت. بێ لەوەی ئەو هەموو کۆنفرانس و وەرکشۆپ و سمیناری کە لەو مەجاڵی تۆیە کە ئەشێت یەکێک لەو سمینارانە شاهادەیەکت باتێ 2 ڕۆژی تر هاتیتەوە بۆێرە بە کۆمپانیەک بڵێ من لەم سمینارە بەشدار بووم، هەلی کارت سەدقاتی خەڵکانی تر بێت. من دایمەن ئەڵێم ئەگەر بڕوانامەیەک تۆی نەگۆڕی، تۆی فێری تازەگەریەک و نوێگەریەک نەکرد،
کەواتە ئەو بڕوانامەیە تەنها پەڕەیەکە بە دیوارەوە هەڵواسترا و هیچی تر. ئەگەر بڕوانامەیەک بۆ من هەلی کاری نەڕەخسان، بڕوانامەیەک بۆ من ئیمڕۆی لە دوێنم باشتر نەکرد، کەواتە دیارە خەلەلێکەیە. خەلەل نەک لە بڕوانامەکەیە، خەلەلێکەیە لە خۆمە. دیارە من ئەزمونێکم نییە، دیارە من کتێب ناخوێنمەوە، دیارە من زمانێکی تر نازانم، دیارە من بە دوای شتێکی تازەیان ناگەڕێم بۆی لەو خەڵکی کە تەقدیمی ئەو ئیشەیە کات تازە بم و قەناعەتیان پێ بێنم بڵێم کاکە من وەرگرن. ئەو قەناعەتە بەچی دروستە بێت؟ من بە خەڵک بڵێم وەرە من وەرگرا، ئەو کەسە وەرمەگرە. ئەمە خۆرەوە نییە تۆ تەقدیمی کارێکی بکەیت، بەڵکۆوەیە کە بیسەلمێنیت کە تۆ لەوان جوودایی، لەوان جیاوازی، نەک جیاوازی ئەوەی کە با بڵین لە ڕووی تەمەنەوە، نا جیاوازبی بۆی کە تۆ ئەزمونێکی نوێت پێەیە، تازەگەریەک دروستەکەی. ئەو تازەگەریە بە زمانەکرێت. ئەگەر تۆ ئێستا بتوانیت دەستت بۆ چ سەرچاوە بگات، لەبری تۆ تەنها زمانی کوردی ئەزانیت، کە زمانی ئینگلیزی فێر بوویت دەستت بە ملیۆنەها سەرچاوە ئاگات، کە زمانی فارسی فێر بووی زائیدی 10,000 سەرچاوەی تر، کە زمانی تورکی فێر بووی زائیدەن 15,000 سەرچاوەی تر. کەواتە زانینی زمان کاریگەریەکانی هەمیشە ئەرێنین. ئەو داواکاریانە چین کە ئێمە لە هەلی کارا پێویستمان پێیانە بێت. وەکو دیارە یەکەم داواکاری لەنگوێج ئەبیلیتیە. باسی ئەمریکا و بریتانیا ناکەم، چونکەوان زمانی فەرمی وڵاتەکەیان ئینگلیزیە. باسی وڵاتانی ترەکەم کە ڕۆشتوون، ئەگەر دووەلی ئەوروپی بێت، ئەگەر دووەلی ئیسکەندەنافی بێت، ئەگەر دووەلەکانی شەرقی ئەوسەط بێت، یاخود دووەلەکانی فار ئیست وەکو مالیزیا و ئیندۆنێزیا و ئەو مەجموعە جەزیرەیە و چاینەش، فەرمی با بڵین یەکەم ڕێگە یاخود یەکەم داواکاری سێری بکەن بۆ وەرگرتنی کەسێک زانینی زمانێکە، وە زانینی لە دووەلی با بڵین عەرەبیە شەرقی ئەوسەط و لەگەڵ دووەلە با بڵین شەرقیەکانە زمانی ئینگلیزی وەرەگرن. لەبرەوەی لە شەرقا زمانی عەرەبی ئەوە زمانی فەرمیە و زمانی یەکەمە، و لە وڵاتەکانی تریشە پێویستیان هێندە بە زمانی عەرەبی نیە، بەڵام پێویستیان بە زمانی فەرمیە وڵاتەیە وەکو چینی بێت، مالیزی بێت، ئیندۆنێزی بێت، زائیدەن زمانێکی دووەم کە ئینگلیزیە. ئەمە یەکەم. دووەمینی لێزانینە لە بابەتی کۆمپیوتەرە. کەسێک هاتووە داوای کارێکە کات، ئەزیزم کۆمپیوتەر شارەزایت؟ بەڵێ زۆر باشم تایە. چی ئەزانیت؟ وەڵا شەتداون ئەزانم و ڕێستارت ئەزانم و ئەی چیتر؟ وەڵای ئەزانم لاپتۆپەکەشم دابخەم و ئەی چ بەرنامەیەکە زانیت؟ وەڵی پەینت ئەزانم. ئەخە خۆ تۆ لە ویندۆی میانیت، پەینت ئیشی پێ ناکرێت چیتر. وێرد دەزانی؟ وەڵی وێرد اینجا لەگەڵ هەموو شتێکی شاسیۆنێکی پێوانێ. وەڵی ئیشم لەسەر وەردی 2023 کردووە. کاتێ شانزەیەکی خەیتە بەردەست هەر نازانێ فایل سیڤ لەکوێیە، لە بڕووی کامل با بڵین واجهەی گۆڕاوە. ئەی لە ئێکسڵە زانیت؟ وەڵای ئەزانم هەمووی چوارگۆشە چوارگۆشەیە، بەس نازان بۆچی باشنەوە چوارگۆشانە. بۆیە تۆ زمانی ئینگلیزیەکەت کە زانی تەنها لە ڕووی F1ەوە، ئەو F1ی کە تۆ ئێستا و کۆمپیوتەری لە بەردەستایە، بەس لە هەر بەرنامەیەکە F1 لێبە ڕێکی خاتە هێڵب بۆت، بەس بە ئینگلیزی بنووسە هەر شتێک کە پرسیارێکت لا دروستە بێت، لە وەرد بێت، لە ئێکسڵ بێت، لە پاوەرپۆینت بێت، لە پەینت بێت، لە ئۆتۆکاد بێت، لە فۆتۆشۆپ بێت، لە پریمیر بێت، لە هەر شتێکی ترا بێت، F1 ڕزگار دەکات. بەڵام ئەگەر تۆ ئینگلیزی نەزانیت، کەواتە کۆمپیوتەر سکیڵیشت وردە وردە ئەپوچێتەوە، چونکە بتەوێت نەتەوێت لەگەڵ یانە ناتوانانی بڕۆیت. ئێستا بەسیترین شت ویندۆ ئەو کاتی کە جنریشنی 7 هەبوو لاپتۆپ، ئێستا جنریشنی 9 هاتووە، جنریشنی 11 هاتووە، جاران i7 بوو، ئێستا i9 هاتووە، جاران ئەگە ویندۆی می و XP و ئەم شتانە بێسە ویندۆی 11 هاتووە. تۆ توانی ئەپدەیتی نەکەیت لاپتۆپەکەی خۆت، چونکە تۆ فریت، بەڵام کە تویتە سەرکارێک ویندۆی کارەکە ویندۆی 11 ویندۆی 11ە. تۆ گەر نەزانیت
ویندۆی 10 و ویندۆی 11 بۆ بەڕێزانەی کە بەکارێنن کامل واجهەی گۆڕیوە ئەو کاتە بە ساعتی بە 2 شتێکا بگەڕیت بۆ ئەڵە موردە و دەگەر زمانەکە نەزانی لێزانین لە کۆمپیوتەریش ئەپوچێتەوە کە ئەوە پوکایەوە ئەوەی کە سێم شت داواکاریە لە تۆ ئەکسپیریەنسە با بڵین ئەزمونە خیبرەیە باشە تۆ چۆن خیبرەت وەرەگریت ئەگەر تۆ زمانێک نەزانیت کەواتە کە خیبرە نەما ئەچیڤمنت دەستکەوتت نامێنێت ئەو دەستکەوتانە بە چین کە تۆ دەستەکەوێت یەکێک لەو شتانی کە زیڤەکەی منی پڕ کردووە ئەوە نییە کە من بلیمەت بم و لە هەمووتان زیرەکتر بم نا زۆری تیاوەی کە ئێستا گوێم لێگرێت زۆر لە من بەتواناترە زۆر لە من زیرەکترە بەڵام ئەوەی تایە کە من زۆربەی ئەو بەشانی لە سیڤەکەما پێی پڕکراوەتەوە سرتیفیکیشنە بڕوانامەیە تۆ ئیمڕۆکە لەم وبینارەیەیت ئەتوانی لە دوای بەشداریکردن داوا بکەیت کاک دکتۆر بڕوانامەیەکت بەدەستێنیت کەواتە ئەم بڕوانامەیە 2 ڕۆژی تر بەکارێتەوە مەڵێ بۆ چیمە باوەڕم پێ بکەن من بڕوانامەی وام هەڵگرتو دواییشم پێی بۆتەوە لەواچێ بە هەموو ژیانم بە هەموو ژانمەر بیرم نەبوو بێت کە کاتێ هێناومە بیرم نەبوو بێت کەمە بەکارێم بێت ئەو دەستکەوتانەی تۆ تەنها بڕوانامەی زانکۆ نییە ئەوەی یەکێکە لە بڕوانامەکان دکتۆرا ماجستێر هەشتێکی تر ئەوانە تەنها بە ماجستێر و بەکەلۆرۆس و دیبلۆما و دکتۆراوە 4 بڕوانامەکات ئەی ئەگەر تۆ داخلی 2 کۆنفرانس نەبوو بێتی و 2 وەرکشۆپە نەکرد بێت و 2 سمینارە نەکرد بێت و بەشداری 2 شوێنی دەرەوەت نەکرد بێت کاتە لەو بڕوانامانەش بێبەشە بیت ئەی چۆن بەشداری بکەیت بە زانینی زمانێکی تر تۆیەک و چینیەک تۆیەک و هندیەک تۆیەک و ئیماراتیەک تۆیەک و بریتانیەک تۆیەک و ئەمریکیەک پێکەوە ببەستێتەوە زمانی ئینگلیزیە چکە نە تۆ هەندی ئەزانی یان چینی بزانین نە ئەوان کوردی ئەزانن یان عەرەبی بزانن لە دوای ئەم دەستکەوتانە اینجا هاردوەرک چەندێک بە زەحمەت کارەکەی چەندێک ئیشەکەیت یەکێک لەو هاردوەرکانە یەکێک لەو ئیشکردانە ئەوەیە کە تۆ فێری زمانێکی بیانی ببیت بۆچی لەبەرەوەی چانسی چوونە دەرەوەت بۆ زیادە بێت کاتێک چانسی چوونە دەرەوەت بۆ زیاد بوو تراڤلینگ گەشتت زیادە بێت هەموو گەشتێک تۆ فێری زانیاریەکی نوێ ئەکات بۆیە کاتێک لێمان پرسن خۆشترین شار کۆ بۆ کە چووی یان وڵات من ناڵێم ئەو وڵاتە بووە چونکە لە هەموو وڵاتێک شتێکی نوێ فێر بووم لە هەموو شارێک شتێکی نوێ فێر بووم کەواتە تۆ ئۆڤەرسی ئەکسپیریەنس ئەزمموی چوونە دەرەوە فێرە بیت وات لێت کاتێکە لە مەتارێکە تووشی کەشەیەکە بیت پێویستت بە سکیوریتی نەبێت بێن بە دڵی خۆیان ئەم دیۆ دیوت پێ بکەن و ئەم ژوور و ژوورت پێ بکەن بە 2 کەلیمەتیانە گەنی کاکە جامل لە گەیتی ئەوە نەبووم چون قاوەیەکم خواردەوە و هاتمەوە تارەکەم ڕۆشتووە ئێتە پێویستمەوە ناکاوەرە بۆ ئەم گەیتەوە بڕۆ بۆ گەیتەوە بڕۆ بۆ ئەو ژووری سکیوریتیە بڕۆ چونکە خەڵکم بینیوە لە دوبەی لە ئیمارات لە دیبێکس لە دیXB با بڵین مەتاری ئیمارات دوبەی یەکێک لە 3 گەورەترین مەتاری عالەم چکە ڕۆژانە 90 ملیۆن 80 بۆ 90 ملیۆن گەشتیاری هەیە خەڵکانێک مەبینی کە زمانیان نازانی ئەبوون بە فلیم بەدەست کارگوزارێکی شەوە چکە نیانە دۆزیە گەیتەکەیان نادۆزیەوە چکە هەنێک گەیتی DXB لە خوارەوەیە با بڵین لە تەرمیناڵی یەک نیە لە تەرمیناڵی 2 کە دوای دابەزیت و بە پاسە ڕۆی بۆیە ئەمانە کێشە دروستەکەن شتێکی ترەوەی کە فلکسیبیلیتی مرونە نەرمی تۆ کاتە زۆر بە ئاسانی لە بینی 2 زمانە یاری ئەەکەیت کاتابی بە هەڵگری 2 ناسنامە هەڵگری 2 بڕوانامە هەڵگری 2 کەسایەتی وەکو من کە ئێستا بە ئینگلیزی شتە نووسیومە بەڵام بە کوردی قسە بۆیە واکەم ئەمە وات لێکە کە زۆر بە ئاسانی لە نێوان زمانەکانە یاری بکەیت بازە هەڵبەی کاتە ئێمانە تەواو بوون شتێکی پێوترێت کۆمپلیت تاسک کاتە تۆ لێرەیە کارەکان وردە وردە بەرەو دەستکەوتە ڕۆن وات لێ کاتێک کە تۆ بەم هەموو ڕێگەیە ڕۆشتی بووی لە کارێک وەرگیریت
فێرتەکات چۆن لە ژێر زەختا ئیش بکەیت. هەموو شوێنێوەکو کوردستان نییە لە 8 بڕی بۆ دەوام لە 12 بۆ یەک ڕێستێک وەرگریت و لە یەک بڕی دەستکیتەوە بەدەوام و لە 2 تەواو بیت. باوەڕم پێ بکەن لە چین لە 8 بۆ 5 ئێوارە دەوامەکەن بێجگە لە 12 بۆ 12 کە برێکی لەنچیانەیە. باکەکی هەرمی کارە بەدڵتا هەلەن وەسەلەن بەدڵت نییە کەسانی ترەیەکەن ئیتر بە خۆتەڵی ڕۆبۆت بە خۆتەڵی ناتوانم بە خۆتەڵی هەوڕێیەکم هەبوو لە بریتانیا دواییم ئەوەیە کاتەوە بۆ لاموتی دەرکراوم لە کارەکەم وتم بۆ وتی 3 ڕۆژ نەخۆش کەوتبووم کاتە چوومەوە سەرەکەم دانێکی لە جێگەکەم داناوە کاتێک بە بۆسەکەم بە ڕێبەرەکەم وتی من کەسێکم ناوێت نەخۆش بێت یاخود نەخۆش بکەوێت ئەو وڵاتانە ئاوا پێشەکەون تۆش ئەگەر بتەوێت لە دەرەوە کار بکەی ئەبێ فێربی چۆن لە ژێر زەختا ئیشەکەیت لە ژێر زەختا کارەکەی ئەگەر تۆ زمانەکە نەزانیت ئەو کاتە زەختەکە 2 قات و 3 قات و 4 قاتە بێت کەواتە زمانی دووەم یان زمانی بێگانە بۆ نمونە ئێمە زمانی عەرەبی زمانی دووەمانە و ئینگلیزی بێگانەمانە بەڵام تۆ ئەتوانی ئینگلیزی وەربگریت کاتێک کە زمانی ئینگلیزیە زانیت نەک تەنها کات پارەشت بۆ گەڕێتەوە لە کاتی گەشتە کاتێک کە چوون بۆ تورکیا لە مەتاری ئەتاتورک کە دابەزیم لەبەر دەرگاکەی ئەمانە هەمووی نمونەی واقعین بۆیە بۆتانیێنمەوە چکە دەرسێکی فێر کردوم لە ژیانە کاتە دابەزیم بە کابرام وت جا من ئەگەر سەفەرکەم بۆ هەر وڵاتێک یان هەر شارێک پێشەوە لە گوگڵ تەنانەت پاری تەکسی و پاسەکەشی وەرەگرم بە کابرام وت بە چاک تەکسێکە وتم بە چەندم بی بۆ ئوتێلەکەم عینوانەکەیم پێیان وتی بە 400 لیرە لە برەوەی زمانی تورکی مەزانی یەکەم جاریشم بوو لە بڕم بۆ تورکیەوە یەکەم جاریشم بوو لە ئیستانبول دابەزم ئەسڵان نەمبینی بۆ وڵاتە و ئەو شارە وتم تۆ وازانیت ئێمە ئەمە یەکەم جارمانە من هەموو 2 هەفتە جارێک لە ئیستانبولم واش نەبوو بەس لە بڕی زمانی تورکی مەزانی لە ئاخرەکەی بە 34 لیرە کابرام برد لە 400 لیرەوە بۆ 34 لیرە سلەواتچێ بڵی فەرقەکە زۆر زۆرە بەڵێ فەرقەکە زۆر زۆرە ئەی لەواتچێ پێم بڵێ ئەی عەدادە چۆن نەتوانێت ئەو عەدادە لە یەک کۆڵانە 50 جارە و سوڕێنێتەوە ئەو عەدادەیان لەسەر سکلێتەری بانزین بەستووە نەک تەنها لەسەر میتر کاتە لە ترافیک لایتیشە سەر تۆ حسابەوە ئەڕوا لە قەرەباڵغترین شوێنەوە ڕوا ئەو پارەی خۆی وەرەگرێت ناشتوانێ بە تۆپی بڵیت کەوانیە لە برێڵەوە عەدادەکەەوە ناخێنێتەوە باشە بەزانینی زمانی دووەم کاتە تۆ هەلی کارت بۆ زیادە بێت لە هەر بوارێکای مەڵێ من عەرەبیم تەواو کردووە کوردیم تەواو کردووە ئەدەبم تەواو کردووە دەروونزانیم تەواو کردووە هەندەسەم تەواو کردووە تەنها بەزانینی زمانی دووەم هەر شوێنێکە تەواو کرد بێت هەلی کارت بۆ ڕەخسێ بابەتێکی ترەوەیە کە تۆ کاتێک زمانی دووەمت زانی چۆن زمانەکە زانیت ئاواش ئەتوانی سەرچاوت دەستکەوێت چکە ئەخوێنیتەوە کە خوێنتەوە هەلی کارت بەردەستەکەوێت هەلی کارت بەرچاوەکەوێت کاتە فێری وابیت کە چۆن بگەڕی بخوێنیتەوە زۆرێک هەلی کارەیە ڕۆژانە لە فەیسبوک دێتە بەرچاوت بەڵام چونکە ئینگلیزی نازانیت یەکسەر زەربەکە لێیت کلۆزیەکەیت ناشزانیکەوە هەلی کارە زۆرێک لە قۆنسوڵەکان هەلی کار ڕاگەێنن کە زمانێک ئەبێت زمانی ئینگلیزی بزانیت زۆرێک لەو هەلی کارانی لە دەرەوەن ئەبێ ئینگلیزی بزانی باشە بۆ کەمێکیش بێت واز لە هەلی کار بێنین ئەی ئەزمموی خۆت فێربوونی خۆت تۆ تاوەکو زمانی دووەم باشتر بێت لە کەلتور و عادات و تەقالیدی خەڵک زیاتر تێگەیت بۆ نەکە چوویتە ئەوروپا ماچی ئەم دیۆدی و یاخود چیکیان باڵین ڕوومەتی کوڕێک ناکەیت چونکە لەگەڵ کەلتوری ئەوانە ناگونجێ ئەمەیە کە وردە وردەکە تۆ زمانەکەت نەزانی جیاوازی کەلتور دروسە بێت جیاوازی هەڵس و کەوت دروسە بێت ناگونجی لەگەڵ خەڵکە بۆیە خزمێکت کەسێکت برادێکت لە ئەوروپایە 10 ساڵە لە بریتانیا فێری ئینگلیزی نەبووە کاتێ پێڵی بۆ ئەڵێ ئەوروپی ڕەفاقەتم ناکە
بەڵێ لە بری تۆ زمانەکە نازانی کە زمانەکەت نەزانی کەلتورەکە فێر نابیت کە کەلتورەکە فێر نەبوویت خەڵک لێت نزیک ناکەوێتەوە ئەوەشی لێت نزیک کەوتۆتەوە دوورەکەوێتەوە تۆ بۆەوەی زمانی دووەمتەوە learn almost all the skills زۆربەی سکیلەکانی تر فێرە بیت باسی سکیلی کۆمپیوتەرەکەیت باسی لێهاتووی کۆمپیوتەرەکەی باسی لێهاتووی کارەکەی باسی لێهاتووی ئەزمونەکەی باسی لێهاتووی شاداکەی وە زۆرێکی تریش بۆچی ئینگلیزی لەبڕی ئینگلیزی زمانی یەکەمە لە زۆربەی وڵاتەکان ئەگەرنا زمانی دووەمە almost all around the world بەڵین تقریبا لە هەموو دنیاە بەهۆی زمان ئینگلیزیەوە تۆ هەلت بۆ دروستە بێن نەک تەنها بۆ کار بەڵکو بۆ گەشتکردن بەڵکو بۆ خوێندن لە دەرەوە و بەردەوام بوون بە خوێندنەکانت بتەوێت نەتەوێت زمان ئینگلیزی بۆ بە زمانی تەکنەلۆژیا کۆمپیوتەر ئینتەرنێت و زۆر شتی تریش زمان ئینگلیزی هاوکارە بۆەوەی سەرچاوی زیاترت دەستکەوێت لە بوارە جیاجیاکان و ئەو بواری کە تۆ ئارەزومەندی تایە بەوەی زمان ئینگلیزی ئەوەیە کە تۆ پرۆگرامی زیاترت دێتە پێش ئینترنشیپ خوێندن لە دەرەوە هەلی کار لە دەرەوە پرۆگرامی ئاڵوگۆڕ لە دەرەوە لەگەڵ ئەوەی کە گەورەترین زمانە با بڵین لە ڕووی قسەکەرەوە نەک ئەوانەی کە زمانی یەکەمیان ئینگلیزیە چکە وەکو ئینگلیز زمانی یەکەمی تەنها بریتانیایە و کەنەدایە و بەشێک لە ئەمریکایە و ئەگەر ئوسترالیاوانە بێت بەڵام almost all around the world they speak in English تقریبا هەموو دنیا قسە بە ئینگلیزی دەکات تۆ کە زمان ئینگلیزی زانی ئەتوانیت لەگەڵ زیاتر لە 2 ملیار کەسا قسە بکەیت بەبێ هیچ کەشێک باش شتێکی ترەوەیە کە هەنێک ڕاستی هەیە دەربارەی زمانەکە حەزەکەم فێری بینەوەی شوەیە شکسپیر بە تەنیا توانیمێتی 1000 وشە بێنەتە ناو زمانی ئینگلیزیەوە کە تاکە کەسێکە و با بڵین دراماتستێکە لە ئینگلیزیە کە زۆربەتان ئەگەر مشتانە بێت زۆربەتان بیستوتانەکە ڕۆمیۆ جوڵەتی نووسیوە لە 1970 بۆ 75 بۆ 78 زمانی ئینگلیزی لە فەڕەنسی وەرگیرا بەمەرجێ زمانی فەڕەنسی لە تۆپ 5ەکەیە لە 5 بەهێزترینەکانە بەڵام ئینگلیزی لە یەکەمەکەیە بەوە نییە کە لە چ زمانێکە وەرگیرا بۆیە کە چەندێک خەڵک قسەی پێکات شتێکی ترەوەیە کە زمانێکی فەرمینیە لە ئەمریکا بڵێن ئەمە زمانی فەرمی وڵاتەکەیە هەرچەندە پێڵەن ئینگلیزی بەڵام وەکو زمانی فەرمینیە نەک وەکو بریتانیا ئینگلیزی لە ئەلفابێتی لاتینەوە وەرگیراوە بەڵام لاتین سەلسان نەوەتی خەڵکە نازانێت لاتین چییە ئەسەرێکی نەما بەڵام سێکی ئینگلیز بۆەوەی بەهێزیەوە ئێستاش چۆنە بێجگە لە مستعمەری بریتانی دووەم هاوکار بۆ گەشە سەندنی زمانی ئینگلیزی ئەو ئایفۆنەیە کە تۆ بەکارێنی ئایفۆنی 34 کە یەکەم جار کەوتە بازاڕەوە بە زمانی ئینگلیزی تیا بووی یەکەم وەژبە با بڵین دوای بەبێ ئەپدەیت دواتر بۆ ئەپدەیت کرایەوە زمانی ئینگلیزی وەکو پێشتر باسم کرد تاکە زمانی فەرمی هێڵەکانی گواستنەوەی ئاسمانیە هەموو 2 سەعات جارێک وشەیەکی تازە دێتە زمانی ئینگلیزیەوە بۆیە کاتێوە هاتووە زوو فێ خۆ بکەویت وە زۆرترین وشەشی هەیە لە چاو هەموو زمانەکانی ترە وەبزانم کاتەکەی من تەواو بوو تاکە پرسیارێکم هەبێت وەکو کۆتا پرسیارێکی شمە بێ لەوە ئەوەیە ئایا ئێستا کاتێوە نهاتوە کە تۆ فێری زمان ئینگلیزی بیت ئەگەر زمان ئینگلیزی زانیت کاتێوە نهاتوە کە فێری کە خۆت پێش بخەیت بە باشترین شێوە لە زمان ئینگلیزیە چونکە زمانەکە ئەوەی کە لە مۆبینارە بێت دڵنیام کە ئەگەر هەوشی نەبێت لە 99.99 زمانی ئینگلیزی زمانی دۆمێتی یان زمانی بیانیەتی کاتێوە نهاتوە کە خۆتی تیا پێش بخەیت ئەگەر ئینگلیزیش وەرناگری کاتێوە نهاتوە کە زمانێکی بیانی فێربیت لەپەڵ ئەو زمانە بیانی کە ئیزانیت دکتۆریان هیوادارم کە لە کاتی خۆیان تەواو بوو بێتم و کاتی زۆری وەشم نەبردوێت دەست و چاوت خۆش دکتۆرەرین زۆر تەواوە لە کاتی خۆی تەواو دروست بوو سلایدەکانت زۆر سوپاس بەڕاستی
بەشداریکردن بە ئەزمون و با بڵێن پسپۆڕی خۆت بۆ کەسانی تر ئەوە یەکێکە لەوەی کە ئێمە هەمومان هەم چ لە ئەکادمیا چ لە دەستگاکانی پەروەردە دەبێ کاری بۆ بکەیت. خۆشحاڵم کە توانیت ئەم شەو لەگەڵمان بی و دڵنیاشم لە ڕێگەی پەیجەکانی خۆتەوە خەڵکێکی زۆر سوودی لە ئەزمونت وەرگرتووە و قسانەی کردت بەڕاستی هەم لە ڕووی ناوەرۆک هەم لە ڕووی تەکنیکی پێشکەشکردن شتی باشی تێدا بوو من خۆم سوودم لێ وەرگرت دڵنیان بەشداربوانش سوودیان لێ وەرگرتووە. ئەگەر یەک دوو ئیزافەی بەسیت بکەین بۆ بەرە لە سیڤەکە لە بەرەوەی مەجال نەبوو زۆر بخوێنینەوە دکتۆر ئەرین جگە لە زمانی کوردی کە زمانی دایکێتی زمانی ئینگلیزی زمانی تورکی زۆر بەباشی دەزانێت زمانی عەربی زمانی سینی زمانی فەڕەنسی جوابزانم هەندێک قۆناغی بڕیوە بەپێی ئەوەی کە لەوێ باوڵێن لە سینیش خوێندنی کردووە ئەگەر غەڵەت نەبم وایە وانە دکتۆر ئەوە وای کردووە زۆر شارەزایی کللتورەکان بێ زۆر شارەزایی فەرهەنگەکان بێ تەنانەت زانینی زمان کاریگەری هەیە لەسەر دنیابینی تۆ ئەگەر زمانێک بزانی تۆ دەست دەگا بەو سەرچاوانە دەستت دەگا بەو کللتورە دەستت دەگا بەو فیلمانەی کە بەو زمانە کراوە نەک بە پشت بەستن بەو ژێرنووسانەی کە بەداخەوە زۆر جار زۆر هەڵی زەقی تێدایە ڕەنگە تام و چێژی فیلمەکانیش دەبا کە ژێرنووس دەکرێن جگەلەوە دەرفەتی زۆر زیاترت بۆ دەکاتەوە بۆ هەلی کار بۆ پێشبڕچێ چونە پێشبڕچێ و منافسە لەگەڵ کەسانی تر زمان زانین کارێکی قرس نییە کارێکی مەحاڵ نییە بەڵام دوشتی زۆر گرنگی پێویستە یەک پلانێک دابنەی دوو کاتی بۆ تەرخانکەی پلانێکی بۆ دابنەی کاتی بۆ تەرخانکەی دڵنیا بە فێر دەبی بەڵام ئەگەرە تۆ هەر بڵێ دەمەوێ فێر بم بە قسە بەبێ عمل بەبێ کردار بەبێ ئەوەی پلانێکت هەبێ بەبێ ئەوەی پلانێکی وەکو دەڵێ سمارتت هەبێ ئەوەی کە پلانەکەت دیاریکرااو بێ سنووردار بێ کاتی بۆ دابنەی ئەوانە ناگەێ ئەنجام بەڵام دڵنیاتان دەکەمەوە ئەوانەی کاک دکتۆرین باسی کرد من هاوڕام لەگەڵی ئەگەر تۆ بتەوێت زمانێک فێربی ئەمڕۆ دەست پێ بکە ڕەنگە لە خلالی 3 بۆ 6 مانگ دەتوانی خۆت دەبر بکەیت بۆ سەفەر بۆ مامەڵە بۆ گەشتکردن بۆ سیاحات بۆ بزنس دەتوانی لە هەر زمانێک بتەوێت بەڵام وەکو گوتمان بە پلانێک و لەگەڵ کات تەرخانکردن و باشتریشە ڕێنیشاندرێک هەبێ وەکو مامۆستا مثلا دکتۆرین بەرنامەی هەیە بەرنامەی تایبەتی هەیە لە ئەپلیکیشنی وانە دەکرێت لەگەڵ ئەو خۆت تەزیلکەی لەگەڵ هەر مامۆستایشتر خۆت پێ باشە خۆت تۆمار بکەیت تاکو ئەو ڕێنوێنیت بک ڕێت نیشان بدا لەگەڵت بێتە دەستت بگرێ و هاوکاریت بکاتن من دووبارە زۆر سپاس دەکەم بە هەندێک پرسیارەکان وەرگرین ئەگەر کەسانێک هەن لە چات دەینووسن هەشیانە دەستیان بەرز کردێتەوە ئەوانەی چات مامۆستا محەممەد ڕەشید دەڵێ پرسیارێکم هەیە what is the relationship between knowing language and growing in business especially nowadays what's your comment about this پەیوەندی نێوان زانینی زمانێک لەگەڵ گەشەسەندنی بزنسێک ئەوە یەک لە پرسیارەکانە کاک محەممەد ڕەشید کردوێتی یەک دوو پرسیار دوو تا سێ پرسیار دەکەین ئەو جەوەڵامەکان بەیەکەوە بدەیەوە زۆر باش نییە ئەوە یەک لە پرسیارەکان بوو باکە چش لەوانەی کە هەڵمان بژار دەستی بەرز کردوێتەوە نازەنین حەیدین معروفیش دەڵێ ئەو هۆکارانە چین کە هاوکاریم دەکەن بۆ بەرەو پێشبردننی زمانی ئینگلیزی جگە لە پرۆگرامی خوێندن و گەشتکردن ئایا شتێکەیە بە ناوی چەناڵێکی باش وبسایتێکی باش کە تێدا کۆرسی فێربوونی زمان بە تایبەتی زمانی ئینگلیزی ئەنجام بدرێ وەکو گوتمان مامۆستا نازەنین ئەپلیکیشنی وانە هەیە مامۆستای تایبەتت بۆ دادنن یەک لەو مامۆستا بە ڕێزانە دکتۆر ئارینە ئەگەر غەڵەت نەبم کاک دکتۆر ئارین دەتوانانی بەخۆ دوای تعلیق لەسەر ئەوەش بدەیت ئەوە دوو پرسیار یەکێکیش لەوانەی کە دەستیان بەرز کردوێتەوە دکتۆر تارە عەبدوڵڵا سەعید لە زانکۆی سلێمانی دکتۆر تارە مایکەکەت دەتوانی بکەیەوە فەرمە دکتۆر تارە دکتۆر تارە دەتوانێت قسە بکەیت ئێستا ئەمن ڕێگەت پێ دەدەم مایکەکەت بکەیەوە فەرمۆ
مایکەکەت بکەوە قسە بکە دکتۆر تارە. کردومەتەوە فەرموو. ببوورێتخوا ئەوە چکە دوو هینم کردوتەوە دەنیێت عەفو بکە یەک دەقەبا ئەوە بێدەنکەم لەوا چێ زۆر زەرەرم لێ بەام دەنگەدانە ببورن. پێشەکی زۆر زۆر سوپاسی مامۆستا ئارینەکەم بابەتێکی زۆر جوانی هەڵبژار بەس تەنیا ئەوە سەرنجێکم هەبوو نا زیاتر لە سەرنجێکە بەڕاستی یەکەمیان بەڕێزی عنوانەکەی کە داناوە ناو نیشانەکەی ئەڵێ knowing second language and career opportunity یعنی زمانی دووەم ئەی زمان ئەمە گشتیە زۆر هەر زمانێکی دووەم بزانی بەڵام لە باسەکەیە تەنیا فۆکەسی کردە سەر زمانی ئینگلیزی وەکو زمانێکی جیهانی یعنی ئەو سوودانەی کە جەنابی باسی کرد تەنیا ئەگەڕێتەوە بۆ زانینی زمانی ئینگلیزی بە پێی بابەتەکەی بەس ناو نیشانەکەی ئەڵێ second language whatever يعني أي language you learn is going to be helpful for you to get a good job. أما يكتوش كأله career opportunity من بيان باش ببينو سيا job opportunities كيف خوشتي لوش كردي كان دوشي بكار هنا من دايما وازم جارك تريش رخنم لوقر عليه زورك وشي زورك لزماني كرديا كاتك راستبه ئەگەر تۆ بڵێ یەک زۆر دوو زۆر سێ زۆر بەڵام ئەمە ئێمە نەیژمێرین ئەڵێ ژمارەیەکی زۆر یا زۆربەی یا زۆرینە بەڵام زۆرێک ئەمە لە میدیاکانە ڕەواجی پیا کردووە بەڵام هەڵەیە من خۆم چونکە دەرچووی بەشی زمانی کوردیم دیسان دەستپێکیش بە هەمان شێوە تۆڵەی سەرەتا ناڵێی دەستپێک بەڵێ اینجا بەڵام بابەتەکەی زۆر بە چێژ بوو حەزم کرد وەکو شەخصیش پرسیارێکی لێ بکەم ئاماژەی دا بە شتێک جۆب لە ئەمریکا تێنەگەیشتم بزڵبت لەو کاتەیە با بڵێن ئینتەرنێتەکەمە هاتووە ڕۆشت نازانم مەبەستی چی بوو لەوە یعنی ئێستا ئیش حالیەن ئیش هەیە یان هەبووە و بەهۆی زانینی زمانی دۆمەوە وەرگیراوە ئیتر من دوجار سوپاسی هەموو لایەک دەکەم دەستت خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس ممنون دکتۆر ئارین ئەگەر ئەو سێ پرسیارەی سەرەتا ئەوەی کاک محەممەد دوایی نازنین دواییش دکتۆر تارە سەرنجەکانی باشە زۆر سپاس دەستان خۆش بێت سەرەتاوەی کاک محەممەد ئەڵێت گەشە سندنی بزنس و زانینی زمانی ئینگلیزی من نمونەیەکی بوێنمەوە کە پێڵم ئەگەر تۆ زمانی بەس کوردی بزانیت بۆ ئەوەی کە بزنسێک پێش بخەیت لە بری ئەوەی تاجرێک بڕۆن لە سینەوە شتەکەت بۆ بێنێت تۆ ئەتوانی خۆت بڕی بۆ چین و خۆت شتەکان بێنی کە لێرەیە مەسرفێکی زۆرت بۆ گەڕێتەوە کەواتە قازانجێکی زۆر زیاترەکەیت و بابەتێکی تر لە بزنسە کە پێوترە ئینترپرنۆرشیپ لە ئۆنلاین بزنسە زیاتر بەکارێت تۆ لە بری ئەوەی کە بەس بە کوردی بێت سەڵتت بگا بە 4 ملیۆن کەس کە با بڵین بگا بە 4 ملیۆن کەس ئەگەر تۆ بە ئینگلیزی و کوردی بێت سەڵتت دەگا بە 20 ملیۆن کەس بە 35 ملیۆن کەس بۆچی کەسانێک وەکو پێم وتن لە ڕێگەی ڕیڵەوە ڕیڵی ئینستاگرام بێت یاخود تیکتۆک بێت زۆرێک خەڵک ناسممە لە ڕێگەی تیکتۆک و بزنسی دروست کردووە بزنسی ئۆنلاین ئێستا شتە نێرێتە دەرەوە تۆ کە زمانێکت زانی بزنسەکەت یاخود کارەکەت فراوانە بێتەوە لە چوارچێوەیە کارامێنێتەوە ئەچێتە دەرەوەی ئەو چوارچێوەیە لەکوێ تۆ دەنگت بگا بە 4 ملیۆن کەس لەکوێ دەنگت بگا بە هەموو دنیا ڕاستە تۆ لەوانەیە بڵی قورسی ئێستا بۆ هەموو دنیا بەڵام وردە دوو نەفەر ئەکاونتەکەت فۆلۆوە کات یاخود لایکەکە پەیجەکەت لە ئەوروپاون شتەکان دەبینن کە جوانە بەڵێنشتی ئیشی دەستە و کوردەواریە ئەیگەێنێت بە دوو برادری تری لە دە کەسا دانەیەکی کڕێ کە دانەیە کڕی ئەیگەێنە بە خەڵکی تر فیدباک باشترە بێت لەسەرت هیوادارم وەڵامە مابێتەوە و پرسیاری دومیش ئەڵێت ڕێگا چۆنە بۆ فێربوونی زمان من ئەمیشە ئەڵێم یەکەم مامۆستای فێربوون با خۆت بیت لە ئینستاگرامەکەم 15 تەکنیکم داناوە
کە ئەو 15 تەکنیکە بە 15 دقه باسم کردو کە چۆن فێری زمانێکە بیت خۆت دەتوانی خۆت فێری زمانێک بکەیت بەڵام ئەگەر تەنها ڕۆژانە خۆت سعی بکەیت ڕۆژانە خۆت قسە لەگەڵ خۆتا بکەیت لەبەر ئاوێنە ڕۆژانە کتێبێکی ئینگلیزی بخوێنیتەوە کاتێک قورسایی و زەختت لەسەر دروست بوو کۆڵ نەدەی زمان فێربوون حەز و خولیایە مەخوێنە بۆ ئەوەی فێری زمانێک ببیت بۆ ئەوەی دوو ڕۆژتر شاهدەیەکی تیابێنی بۆی دوو ڕۆژتر بزنسێکی سەرکەوتوی تیا دروستکەیت نا سەرەتا بۆی فێری زمانێک بیت ئەبێ حەزێکت بۆی دروست بێت ئەبێت دڵت پێی خۆش بێت ئەبێت زۆر باشە دکتۆر دکتۆراری و ڕێگامان زۆرە بۆ فێربوون بەڵام وەکوا بێت من پێت بڵێ من حەزم لە پرتەقاڵەوە بڵێ حەزم لە سێوە من ناتوان بڵێم نابێت و حەزت لە سێوە بێ ئیلا بێ حەزت لە پرتەقاڵ بێت بۆیە ڕێگای فێربوونیش لە کەسێک بۆ کەسێکی ترە گۆڕێت بەڵام گرنگەوەیە چەند ڕێگەیەک تاقیکەیتەوە بزانی کامی لەگەڵ تۆیە بێت بۆ نە من خۆم لە ڕێگەی کتێب خوێندنەوەوە زیاتر برەو بە زمانەکە مەدەم بەڵام برادەرمەیە لە ڕێگەی فیلمەوە زیاتر برەو بە زمانەکەیدا ئەبێت تۆ 4-5 ڕێگە تاقیکەیتەوە لە کامێ خۆت دۆزیەوە لەوەیان نابرەو بە خۆت بدەیت وەکو کۆتا پرسیاری شەوەی دکتۆر تەلار کاڵێم نوین سەکن لەنگویج من پێشتر باسم کردووە کە سەکن لەنگویج لە وڵاتی ئەمە عەرەبیە زانینی زمانی عەرەبی زانینی زمانێکە کە لە 24 وڵاتی عەرەبیە بەکارێت بێجگە لە وڵاتەکانی تر زانینی هەر زمانێک هەلی کارت بۆ ڕەخسێنێت بەڵام من ئینگلیزیم وەکو نمونە وەرگرتووە ئەو نمونەی کە بۆ ئینگلیزی مێناوەتەوە بۆ هەموو زمانەکانی تر بەکارێت ئەوە نییە کە فەزلی ئینگلیزی مابێ بەسەر زمانێکی ترە بەڵام لەبەری من خۆم دکتۆراکەم لە ئینگلیزیایە و ئەو سوودانی لە ئینگلیزی بینیومە لە زمانێکی تر نەبینیەوە بە مەرجە من عەرەبی و کوردی زمانی دایکمە عەرەبی و تورکی شەزانەوە وەکو ئینگلیزیەکەم بەڵام لەبەرەوەی من خەریجی ئینگلیزیم بۆیە زیاتر لەوە و بەڕێستان وتان کاریر جۆب ئەند ئۆکیوپیشن هەرسێکیان لەو کۆنتێکستی منە بە هەمان مانایەت لەبەری من دکتۆراکەم لەسەر هەڵبژاردننی وشەسازیە بە پێی گونجانی کۆنتێکست بۆیە دڵنیابن کە جۆب کاریر ئەند ئۆکیوپیشن هەرسێکیان بەبێ کێشە بەکارێت و وەکو ئەوەشی کە باست کرد کە جۆب in the USA وتم ئەگەر تۆ زمانی ئینگلیزی بزانیت لە 500 بۆ 5,000 هەلی کارت بۆ ڕەخسێت کە ببیت بە یەک ئیمپلۆیی لە ئەمریکا بێجگەلەوەی کە ساڵانە 15 ئێسلانێت کاک دکتۆریمدا داگەدار بێت کۆنسوڵی ئەمریکی ساڵانە وەکو ئایلپ وەکو FLTA وەکو هەمفری پرۆگرامی ئەکسچینج پرۆگرامیانەیە کە ڕایەگەێنن و بۆ بابەتی کوردەکەش کەوی زۆرێک یاخود هەندێک من ڕاستی ڕۆژانە کتێبە خوێنمەوە 2 بۆ 3 ساعت ئەوەی کە من بنووسیمە لەوێ وشەی ئەدەبیە بەکارەمێناوە ئیترەگەر هەڵە بێت من زۆر بەداوای لە بردنەوە دیارە لە کتێبی ئەدەبی و فێری وشەکان بووم و بەکارم هێناوە دەستت خۆش بێت دەست خۆش بە وەڵامەکان هیچ وتێکتە بوو لەسەر ئەپلیکیشنی وانە کەس بەڕێز باسییان کردووە لە چاتەکە ڕاستی ئەپلیکیشنی وانە ئەپلیکیشنەکە وەکو پرایڤت تویتەرین شتەکان لە ڕێگەی با بڵین ڤیدیۆیە با بڵین فیس تو فیس نییە وەکو ئەمە لە ڕێگەی ڤیدیۆیە ڤیدیۆ دانراوە بە نرخێکی هەرزانتر بووی هاوکاری بێت بەڵام ئەو با بڵین وانانەی کە من لە ئەپلیکیشنی وانە داناوە بۆ تاقیکردنەوەی ئایلسە ئەوەی کە من لەوێ بۆ ئامادەکاریە بۆ تاقیکردنەوەی ئایلس بڵێ بەڵام مامۆستای تری لێ هاتوویتیایە و بۆ کۆرسەکانی ئینگلیزی عەرەبی تورکی بڵێ بەردەستن دەستت خۆش بێ زۆر سپاس هەندێک پرسیاری تر هەیە لە چات و دەستان بەرز کردوێتەوە بەڕێز مامۆستا ئالان دەڵێ بە زانیاری من بەڕاستی ئەڵمانیەکان حەز ناکەن بە زمانی ئینگلیزی قسە بکەن هەرچەندە هەمووشیان 100% تێدەگەن ئەگەر هیچ ڕوونکردنەوە کتێ هەندێک وڵات ڕاستە ئینگلیزی وەکو زمانی دووەم زمانی عالمیە بەڵام ئەگەر زمانیش بزانانی ڕەنگە نەتوان قسەیان لەگەڵ بکەن ئەوە وەکو نمونەی ئەڵمانیا دەهێنێتەوە کاک حوسێن حەسەن معروف دەڵێ ئەگەر بتوانی دکتۆر ئەرین باسێکی کورتی 4 ساڵی ئەکادمی زانکۆی خۆیمان بۆ بکە مەبەستی بە کەدرسەکەیە
وەکو دەرچی بەشی ئینگلیزی اینجا پەیوەندی ئەو منهەجەی کە لەو بەشە دەخوێندرێ لەگەڵ فێربوونی زمان. پرسیاری سێەم شاد نووسراوە دەڵێ بۆچی تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانی ئینگلیزی لە جیهان و لە کوردستانی خۆمانە هەیە، هۆکار چیە بۆ گەشتوگوزار و هاوسەرگیری خوێندن پێویستە و هەروە بۆ مەرجی زانکۆکانی جیهان و کوردستانیش پێویستن. دەڵێ باسی ئالچ و تۆفڵ بکە کە سەرەکی و گرنگە ئەگەر کات هەبوو. باەک کەسی ژێرگرنەوەی دەستی بەرز کردوتە چکە 4 کەس دەستیان بەرز کردێتەوە. سێ کەسی تر. سازان ئەبوبەکر، سازان ئەبوبەکر فەرموو مایکەکەت بکەوە. گوێتان لە دەنگمە؟ بەڵێ بەڵێ فەرموو. شەو باش. سەرەتا دەستخۆشی لە دکتۆر ئاینی بەڕێزەکەم بەڕاستی تەوەرێکی باشیان هەڵبژاردووە و هەروەها زۆر سوودیشم لێ بینی، زۆر خاڵی بە سوودیان ئاماژە پێکرد، دەستخۆشیان لێکەم و هیوای سەرکەوتنی بەردەوامیان لەبوو دەخوازم. من لێرەدا بەڕاستی تەنها دوو پرسیارم هەیە کە ئاڕاستی جەنابیانەکەم دەربارەی تەوەرەکە. پرسیار یەکەمم ئەوەیە ئایا فێربوونی زمان بە تایبەت کە دەڵێن زمانی ئینگلیزی دەبێت چێژبەخش بێ یاخود ناچاریە؟ جەنابیان باسی ئەویان کرد کە لە ڕێگەی فێربوونی زمانی دووەمەوە سێکەند لانگویج دەتوانین هەلێکی کارمان دەست بکەین. باشە لێرەدا ئایا ئەو تاکە ئەو کەسە جا بڵێن چ خوێن کار بێت چ دەرچوو بێیان هەر کەسێک بێت لێرەدا کە فێری ئەو زمانە ببێت بە شێوەیەکی چێژبەخشانە و حەز و ئارەزووی بۆی هەبێ یان ئەوە تا ناچارێت تەنها لە بەروی کارێکی دەست بکەوێت تاوەکو بڵێن لە بەروی ئیش بکاتن بۆی بڵێن فێری زمان بێت. ئەمە پرسیاری یەکەمم. واتە مەبەستم ئەوەیە ئایا شتێک هەیە پاڵمان پێوە بنێت تاوەکو ئێمە فێری زمان، چکە بەڕاستی زۆر کەسەیە کە دەڵێن من حەزم لێ فێر بم، بۆنە بە تایبەتی دەڵێن حەزم لێ فێری ئینگلیزی بم بەڵام تااقەتم نییە، یان ئەوە تا لە توانامدا نییە یان مەجالم نییە. چەند بیانوێک هەیە بەڕاستی لە فێربوونی زمانەکاندا بە تایبەتی زمانی ئینگلیزی. دووهەمینیان کە دووەم پرسیار کە هەم بێ ئاڕاستی جەنابیانەکەم ئەوەیە کە ئایا کە باسی فێربوونی زمان دەکەین تەنها پێویستە کە جەنابیان ئاماژەیان پێکرد بۆ زمانی تریشێ و ناکرێت بۆ نمونە ئێمە زمانی ئینگلیزی زاڵ بکەین بەسەر زمانەکانی تردا و جەنابیان باسی ئەویان کرد ئاماژەیان بۆ کرد کە زمانی ئینگلیزی خەریکە دەبێت زمانێکی فەرمی لە زۆرینی وڵاتان بە تایبەت لە دووبەی. من لێرەدا پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەگەر یەکێک بێوێ خۆی فێرە زمانی دووەم بکە ئینگلیزی باشترین زمانە بۆ فێربوون، چکە بەڕاستی تو دەچیتە هەر کوێیەک یعنی ئینگلیزی وەکو جەنابیانوتی وەکو زمانێکی فەرمی لێ هاتۆ پاکەتێکی دەرمان ئەکڕیت کە چێشەکەی دەرەکێ بینی هەمووی بە ئینگلیزی نووسراوە. لێرەدا من خۆم بەڕاستی زۆر جارویستم خۆم فێرە زمانێکی ترکەم بەڵام دەڵێن ئینگلیزیەکە بەسە. من ئەو دوو پرسیارە ئاڕاستی جەنابیانەکەم زۆر سپاس و دەستان خۆش بن. دەست خۆش، زۆر سپاس مامۆستا. دکتۆر ئارین فەرمەوە پرسیارە نەوەڵام دێ. زۆر سپاس کاکدیتۆر، زۆر سپاس بۆ بەڕێزان. وەکو پرسیاری یەکەم کە باسی ئەڵمانی کرد، من نمونەیەکی بۆێنمە لەسەر فەڕەنسا و کاتێک کە چوومە فەڕەنسا لە پاریس بووم لە ترین ستیشنێکا بووم مەحەطەیەکی تار بووم لە ژێرەوە هەرچەندمە کرد بچمە دەرەوە نەمەزانی لەکوێ چکە وشەی ئێگزت نییە لە پاریس، وشەی سۆختێ بەکارێنن یعنی چوونە دەرەوە هەر بەکێمەوت ئەموت ئەگزت وێرز ئەگزت کەس جوابی نایەمەوە تا وشەی هەرچۆنە بێ بە شەقەشەڕ وشەی سۆختێ فێر بووم هەرەوەنەوتم سۆختێ ئیتر نەموت وێرز سۆختێ و ئەم شتانە وتم سۆختێ هەمووی ئادەسی بەڕاکێشان بۆی بچمە دەرەوە. بەڵێ هەندێک وڵات هەن زمانەکەی خۆیان ناگۆڕنەوە بە زمانی ئینگلیزی، بەڵام هەنێ حقیقەتی شەیە کە تۆ ناتوانانی خۆتی لێ بشاریتەوە کە وڵاتێکی و کۆڵمانیا یاخود و فەڕەنسا زمانی دووەمی سۆربۆن کێکێکە لە باشترین زانکۆکانی جیهان زمانی دووەمی سۆربۆن زمانی ئینگلیزیە. سەرچاوی دووەمی سۆربۆن کە لە ناو فەڕەنسایە سەرچاوەکانی بە پلەی یەکەمی فەڕەنسیە بە پلەی دووەمی ئینگلیزیە. هەر لە میونخ با بڵێن تۆ ئەگەر ئەڵمانی بزانیت باشترە، بەڵام ئەگەر نەیزانی ئەوە هەر بە یەکجاری پەک دەکەوێت. ئەگەر ئینگلیزیەکە بزانی لەوان چێ لە سا 20 بۆ 30 ئەمەلێکی ڕزگاربوونت هەبێت.
ئەگەر ئینگلیزیەکە نەزانیت بە سویدی قسە بکەیت یان بە فەڕەنسی قسە بکەیت یان بە هیسپانی قسە بکەیت ئیتر بڵیت و نەڵی بەوەی شەڕ و بەوەی حربی عالەمی یەکەم و دووەم و مەرامی سیاسی ئەم شتانە لەوا چێت ئەو لە سا 20 لەدەست بدەیت. وەکو پرسیاری دووەم کە باسکراوە لە 4 ساڵی زانکۆیە، من ئەوەش بە نمونەیەکێنمەوە کە دەرەجی عەرەبی پشتی شکارم لە شەشە بە جۆرێک کە من عەرەبیم لە 50 و 54 بوو یان 53 بوو هەموو ئاحازوارزومەوەی بوو کە بڕۆمە هەندەسەی معماری بەوەی عەرەبیەوە نەمتوانی بڕۆم، چونکە دەرەجەکەی زۆر داشکاندم ێنایە 79 ئیترۆ بڕقم لە زمانەکە هەڵگرت کە چوومە زانکۆ بیرم کردەوە کە ڕق لێبوونەوە حەل نییە، چارە نییە. بۆیە ئێستاش بیرمە موشەخلی مۆلیداتی ئەبوانەی کە مۆلیدیان داگیسان وەکو ژانۆ لە داخلی کۆیە عەرەب بوون. ڕۆژانە ئەچوومە ژێرزەمینەکە 5 وشەی یان 5 دەستەواژەی کوردیم فێرەکردن بۆی لە مقابل 5 وشەیان 5 دەستەواژەی عەرەبین فێرکەن. من بەوە فێری زمانی عەرەبی بووم. ئەوە نییە کە بڵم لە دایک و باوکێکی عەرەب بم یان لە مەکتەبێکی عەرەبی خوێندبێتم، نەخێر بەوە فێر بووم. کەواتە 4 ساڵی زانکۆ تۆ من هەمیشە ئەڵێم خوێندکار ئەتوانێ لە زانکۆ تاوەکو 1 لە زانکۆیە تاوەکو 8 ئێوارە بۆ زانکۆ کاتی بۆ زانکۆ تەرخانکات، لە 8 بۆ 10 شەو کاتی بۆ ئەوە تەرخانکە کە حەز و ئارەزوێتی و حەزی لێتی دڵنیا بە پێشەکەوێت. من ئاوامە کرد تاو کۆشت ئێوارە خۆم بۆ زانکۆ ئامادەکریتر ئەگەر کویز بێت ئەسایمنت بێت دەرس بێت تاقیکردنەوە بێت چونکە بە بڵین من خەریجی ئینگلیزیم، بەڵام لە دوای هەشتەوە بۆ 10 شەو بە هەموو شێوەیە دا ئەبرام لە ئیشی زانکۆ. کتێبی عەرەبی مەخوێندەوە، کتێبی تورکی مەخوێندەوە، قسەم لەگەڵ موشەخەلی و مۆلیدانەیە کرد، نەئەکەوتمە ژوورەکەی خۆم. ڕۆشتم بۆ لای جەماعەتی کۆمپیوتەر، 2 پرسیاری کۆمپیوتەر مەکرد، ڕۆشت ئاوا حەز و خولیاک و ئەبێتەوە. 4 ساڵی زانکۆم ئاوا بردەسەر. بەمەرجێ لەوا چێک کاک دکتۆریمدات بناسێت یەکێک بووم لە ئەوایلەکان. من لە 4 ساڵی زانکۆشە لە تۆپ 3 یعنی لە 3 ئەوایلەکە بووم. وەکو ئەو بەڕێزەی تر کە پرسیاری ئۆفیشەڵ ئەگزامی کرداڵێ بۆچی تۆ کارەساتە کە بڕۆیتە بریتانیا بڕۆیتە پاریس سۆشیال وەرگری کابرا بڵێ کاکە پارەکەت چەنە نەزانی، تۆ پارە لە وڵاتە وەرەگری ناشزانی زمانەکەیان، چاوەڕێکی چۆن جنسی و باتێ، چۆن ڤیزە و باتێ، چۆن ئیقامە و باتێ. ئەمەیە بۆ بە هەلی سەرەکی کاتێک تۆڵێ خوێندن یاخود بۆ هاوسەرگیری ئەو بۆ ئەوەی نییە کە تۆ بلیمەت بی لە زمانەکەیان لەبری بۆ هاوسەرگیری پێوترێت جنرال ئایلز کە زۆر ئاسانترە لە ئەکادمیک ئایلز، بەڵام بۆ ئەوەیەتی کە لەسەر لە بازارە ئینگلیزێک نەبێ بە فلیم بەدەستەوە تا تێت گەێنێ ئەمە بە 5 پاوەنەوە بە 10 پاوەنە، ئینگلیزێک نەبێ بە فلیم بەدەستەوە لە سوپەرمارکێتێکا پێت بڵێ کاکە مەعمەلە نییە، پێ بڵێ کاکە نابێت ئەمە لەبەرەوەی ئەوان وڵاتەکەی خۆیان خۆشەوێت، کات لایەن زۆر گرنگە، هیچ مەجبور نییە دانیشە سەعات و نیوێک بە دیار تۆ لە بری ئینگلیزی نازانی، هیچ مەجبور نییە پرۆفیسۆرێکە لە زمانەوانیە لە طوبی زەڕەیە لە ئەلمی زەڕەیە لە طوبە لە هەندەسەیە بێ جارە نیو ساعت شیکاری ئەو بەشەی هەندەسە بۆ تۆ بکە لە بری جەنابتان لە زمانەکە من بە کاڵم جەنابتانانی تەلەبەیە کاچێتە ئەوروپا و ئینگلیزی نازانێت، بۆیە کردوانە بە فەرمی کردوانە بە مەرجی ئەساسی ئینگلیزی نازانیت تکامەیە بە وڵاتەکەمە لە بروی ئێمە کوردی نازانین، تۆ ئیسپانی نازانی، زمانی هاوبەشمان ئینگلیزیە، تۆ ئینگلیزی تۆ فەڕەنسی نازانی، من کوردی نازانم، زمانی هاوبەشمان ئینگلیزیە، تۆ ئینگلیزیش نازانی من و تۆ بەچی محادەثە بکەین، بەچی قسە بکەین، بەچی تێگەیشتن ڕوو بدا. ئەمەیە هۆکارێکی کە زمان بۆ تاقیکردنەوە نێودەوڵەتەکانیان کردەوە بە مەرجی سەرەکی. بۆ ناو کوردستانیش من 100% لەگەڵەوەیان ماقولێتی تیان نییە تۆ خوێندکارێکی ماجستێری خوێندکارێکی دکتۆرای لەبەرەوەی دکتۆراکەت لە ئینگلیزیان نییە ئەبێت 50 شوێن بگەڕی بووی سەرچاوەیەکی کوردی دەستکەوێت. ئەگەر عەرەبی بزانی سەرچاوەکانت زۆر زیاترە بێت، ئەگەر ئینگلیزی بزانی سەرچاوەکانت زۆر زیاترە بێت. لە ماجستێر و دکتۆرا بۆەوەی سەرچاوەیە کە تۆ
کردوانە بە مەرجی ئەساسی بۆی سەرچاوت زیاتر بێت بۆی 2 ڕۆژی تر کە چوویتە دەرەوە بۆ کۆنفرانسێک تۆ لە پەڵ زمانە کوردەکەت زمانێکی تر بزانیت بۆی بتوانانی قسەیان لەگەڵا بکەیت چکە لە مالیزیا عەرەبی نازانن وڵاتێکی ئیسلامیشە تۆ چۆن قسەیان لەگەڵاکەیت ئەگەر ئینگلیزی نەزانی ئەو بە ڕێزەی کە باسی کرد کە فێربوون چێژەیان ناچاری من ناوێنم هەردووکەتی ناچاریە ئەگەر تۆ نەخۆش بیت و وەریگریت حەب ناچاریە من ئێستا کە ئەبێت شروع بخۆم دوای ئەم سمینارە ناچاریە بەخۆشی خۆم نییە بەڵام ئەگەر نەی خۆم بانی ڕێکم خات ئێتە دەرسی زانکۆم بۆ ناوترێتەوە بۆیە لێرە ناچاریە بەڵام تۆ فێربوونی زمان لە شتێکە ناچاریە کە خەونێکت هەبێت لە شتێکیشە حەز و چێژە کە خۆت پێش خەونەکە بیت بۆ نمونە تۆ بزنسێک هەیە بزنسەکەت ئەڵێ یان ئینگلیزی یان وازی لێبێنە لە بەشێکیت وەکو تۆپ وەکو پزیشکی با بڵین وەکو هەندەسا وەکو زمان ئینگلیزی هەڵبژاردننی زمان ئینگلیزی شتێکی ناچاریە لە پێش حەز ئەگەر حەزەکەتە بوو خێر على خێر حەزەکەت نەبوو بە زۆرە لەبەرەوەی ئەگەرنا 4 ساڵەکە بە 10 ساڵە بڕیت فەسڵەکەیت تەرقینقەی دەکرێت بۆیە بێت بیزانی کە سەرەتا بیکە بە چێژ ئەگەر وەکو باسیشم کرد لە سلایدەکان ئەگەر چێژ نەبوو ئەبێت بیکەی بە ئەمری واقع و لە ژێر زەختا فێربی من عەرەبی لە ژێر زەختا فێر بووم لەبەرەوەی معقولێتی تیانە تۆ لە وڵاتێکای زۆرینەی دانیشتوانەکەی عەرەبی قساکەن تۆ نەزانی بە عەرەبی قساکەی بڕۆیتە ئەو دی و چەمچەماڵ ئەبەیتە دەستگری بەدەمتەوە بۆ نەبڕۆیتە ئەو دی و کەرکووک یان دووز یان هەر شوێنێکی تر بێت بۆیە ناچاری بوو کە فێری بووم ئینگلیزیەکەش ساڵی یەکەم و دوم حەزی خۆم بوو لەبری بۆ من لە سەلاحەدینەوە ڕۆشتە بووم با بڵین ئاعدادیە نمونەیەکە بەڵام کاتێککە چوومە ئاعدادەکە ناچاری بوو ئەبووای فێر بوومە ئەگینا ئەبووای کۆڵە پارەم باە ئەو کاتە بە دەرەجە بوو دەرەجی بەرزەبێنە پارەت نایە منیش ئەبووای شتێکم کرداوە تەسحیح لە پێناوی شتێکی ترە و خۆت فێری بکەیت ئینگلیزی باشترینە من ناڵێم ئینگلیزی باشترینە هیچ کاتێک زمانێک پێش زمانێکی تر ناخەم بەڵام پێتەڵێم تۆیەک و چینیەک تۆیەک و فەڕەنسیەک تۆیەک و تورکیەک تۆیەک و هندیەک چی پێکتان هێنێت فێری هندی ببیت تەنها لە هەند قسەی پێەکەیت فێری چینی ببیت تەنها لە چین قسەی پێەکەیت فێری تورکی ببیت تەنها لە تورکیا فێری فارسی ببیت تەنها لە ئێران بەڵام ئەی ئەگەر فێری ئینگلیزی ببیت ئایا فێری ئینگلیزی ببیت لە هەموو وڵاتەکانی ئەو وڵاتانی کە باسم کرد دەتوانێت قسەی پێ بکەی یان نە بە هەمان شێوەیە بۆ خوێندن بە هەمان شێوەیە بۆ هەلیکار بە هەمان شێوەیە بۆ شتەکانی تر بەڵام من ناوی نانێم باشترین پێتەڵێم ئەمەلت زیاتر پێیات هیوات زیاتر بۆ ڕەخسێنێت بەڵام ئەگەر تۆ حەزت بە وڵات بەسیترین شت تەقدیمی قەتەری بکە من ناڵێم ئیمارات باشە تەقدیمی قەتەر کوێیت سعودیا با بڵین جامعەی سعودیا جامعەی قەتەر دەوحە و جامعەی کوێیت کە ئەوە یەکێکە لەم وڵاتە دراوسیانە من زۆر ناڕۆم باسی زانکۆی لوبنانی ئەمریکی ناکەم و باسی زانکۆی ئەردەن ناکەم باسی ئەم چواردەوری دراوسێمانەکەم ئەگەر تۆ ئینگلیزی نەزانیت لە هیچێک لەو زانکۆیانە وەرناگیری کە کوێیت لە پاڵتایە پێتەڵێت تۆ کوردی ئەزانیت لە پاڵ زمانە عەرەبیەکە زمانی عەرەبی لە بری فەرمیە لە وڵاتەکەیڵە لە پاڵ عەرەبیەکە ئینگلیزیشە بێ بزانیت ئای تۆ گەر کاتێ تەقدیمی شوێنێکی وات کرد و ئینگلیزیت نەزانی و عەرەبیشت نەزانی ئەو کاتە فریا ناکەی فێری دوو زمان بیت هیچ نەبێسە فێری زمانێک ببە بۆی دواتر کە زەختیان لەسەر دروست کرد فێری عەرەبیەکەش ببیت یان زمانێکی تر دەست خۆش دکتۆر لەبەر کاتەکە تۆزێک پەلەتر دەبین مامۆستا یەحیا ڕەزا شارەزا لە وەزارەتی پەروەردە دەڵێ دوای دەستخۆشی دەڵێ هەست ناکەی زیاد لە پێویست زیاد لە ڕادەی پێویست گرنگی بە زمانی ئینگلیزی دەدرێ و خەریکە زمانی دایک پراوێز دەخرێ بە تایبەتی لە قۆناغی بنەڕەتی کاک حوسێن دەڵێ وەڵامی بەشی دووەمی پرسیارەکەی نەدامەوە پەیوەندی ئەو منهەجێک کە تۆ خوێندت لە بەشی ئینگلیزی لەگەڵ فێربوونی زمانەکە چییە؟ زائیدەن سارا
لە مێژە دەستی بەرز کردوەوە. سارا خان فەرموو. سارا ئەگەر نازانم ڕۆیشت دەچینە لای حەیدەر سابر. سارا خان ئەگەر دەستت بەرزکەوە جارە بەس مامۆستا حەیدەر فەرموو. دکتۆر حەیدەر ئەگەر بە کوردی بێ لەبەرەوەی خەڵکێکی زۆر مامایە کاتشمان کەمە. زۆر باشە زۆر باشە دەست خۆش دکتۆر ژیان وڵا دەربارەی ئەوەی کە بۆ نمونە هەلیکار بوون ئەوەی زمان ئینگلیزی بزانی هەلیکار ئەوانە ڕاستە زمان ئینگلیزی کاریگەریشی ڕاستەوخۆی هەیە. ئەو ئوستازە بەڕێزە سپاسی دەکەم دەستی خۆش دەستخۆشی دەکەم زیاتر باسی هەلیکاری وەزانم لە دەرەوەی وڵاتی لە دەرەوەی کوردستان بۆ نمونە بەڵام لە کوردستان ئێستامە هەر زمان نییە یان جاری وا هێشتی کەشە نمونەکتان پێ دەڵێم ئەمن مامۆستایەکی برادەری خۆمە ئینگلیزیەکەشی زۆر باشە لێک لە زانکۆ هەلیەکان وەریانگر وەکو مامۆستا کە دەستی برێتەوە پاشی مانگەشی مامۆستایەکی هندی هات ئەویان دەرکرد هندیەکان لە جێویدانا کەچی ینی هندیەکەش بەقەری زمان ئینگلیزی هەندە باش نەبوو مامۆستایەکەی ئینگلیزیەکەی زۆر لی باش کەچی ئەوان بێگانەکەیان فەرز کرد لەسەروی کە خەڵکی ما ئێستا بۆنە کەسەشکە ئەمن بۆنە دکتۆران بێ دکتۆرەکەم لێ لە کوردستان هینایەتەوە کەسەشکە ماستەری لە بەریتانیا هینایەتەوە خەڵک یان بۆ نمونە پەیمانگەەوەکان ئەی فەزل دەکەن لەسەر من تەماشای زمانەکەشم ناکەن کەسی بەخوای بزاری زمانەکەش مەڵای خراپ نیە ینی تەڵەبەکانم پێ دەڵێن زمانەکە زۆر باش لێکن ناکەینەوە ینی کە ئینگلیزی یان کوردی زۆر جاران خاڵشکەش بەڕێزێک رەخنەیەک لە ئەوەی زمانی کوردی باڵێن لە بەڕێزێکە کە بەکارهێنانی زمانی کوردی ئێستا چەند شێشی رەخنەی لێگرت پێشنیار دەکەم کە ئەگەر کەسەکە بیان ئەو بەڕێزێکە رەخنەی گرت دەستخۆشی لێ دەکەم یان کەسەشکە هەبیتن سیمینارەکەم پێشکەش لەسەر کێشەکانی زمانی کوردیان ڕێنووسی زمانی کوردی بەڕاستی زمانی کوردی کارەساتە ڕێنووسی زمانی کوردی ئێستا کارەساتە کە خەڵک بەلاتینی دەنووسی ینی کەس تێناگەت بەخۆم دەکەم و تێناگەم چیان نووسێ بەڕاست دەست خۆش بێت دکتۆر حەیدەر زۆر سپاس بۆ بەشداریت سپاس دەکەیت. مامۆستا شیلان عومەر مامۆستا شیلان دکتۆر شیلان سڵاوتان لێبێ مامۆستانی بەڕایز شەوتان باش زۆر دەستخۆشی یەکەم لە جەنابی کاک دکتۆر ئەرین سپاس بۆ بابەتەکەی کە پێشکەشی کرد. بەڵام من چەند تێبینیەکەم هەیە کەمینیان سەبارەت بە جیاکردنەوەی زمانی دووهەم و زمانی سێهەم و چوارەم و فقرە زمانی تەبان ئێمە زمانی دووهەممان زمانی عەرەبیە بۆ ئەوەش چه زمانێک بە زمانی دووهەمدانڕێ ئەوەی کە تۆ لە ئەو جوگرافیا و ژینگەیە بژی و ئەو زمانش بە فەرمی با دەستوری و یاسایی بوو بێت بۆەوە. خاڵێکی ترکە هەمە جەنابی مامۆستا باسی بەس لە هەلی کار کرد لە دەرەوەی وڵات ئەی لە ناوەوەی وڵات ئێمە چەندێک پێویستمان بەوە ئەبێت و خاڵی سێهەمیشیان ئەوەیە کە ئێمە بەڕاستی ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین زمانی دووهەم و سێهەم نابێت لەسەر حسابی زمانی دایک بێ کە بەداخەوە ئێستا ئێمە ئەو پاشاگەردانی هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردنمانە لاکردنەوەی هەڕەمەکیانەی مەکتەبە تایبەتەکان خوێندن بە زمانی دووهەم و سێهەم کە ئەمە گەورەترین کارەساتی لێکەوێتەوە. ئێستاش هەندێک لەو مەترسیانە ئەبینین لەنەوەکانە کە پێ ئەگەن بەداخەوە لە کوردەکەی هەردوو جەژنەمان کردو نە زمانی دایکیان زمانی دایکە نە زمانی دووهەمیشیان زمانی دووەمە بۆیە چۆمسکی ئەڵێ باشترین ڕێگا بۆ فێربوونی زمانی دووهەم ئەوەیە ئەبێت تۆ زۆر شارەزابی لە زمانی دایکتا. ئێمە بەداخەوە هەڵمەتێکمان کردووە کە ئەمەژە گەڕێتەوە بۆ بەداخەوە بۆ تێڕوانینی دەسەڵاتدارێتی کورد لەوەی کە لە هەموو دنیای زمانی دایک یەکەمینە پێش هەموو زمانەکانی تر لە هیچ شوێنێکی دنیا نییە تۆ توانستی زمانی بی لە زانکۆی وڵاتەکەی خۆتا بێ ئینگلیزی بی لەکوێ دنیا هەیە من بچمە ئەڵمانیا بێت توانستی زمانی ئەڵمانی بم لە بەریتانیا توانستی زمانی ئەڵمانی لە ئێران توانستی زمانی فارسیە لە کوردستان ئێمە لە خوێنی باڵا بێت توانستی زمانی ئینگلیزی بین بۆ توانستی زمانی دایکی خۆمان نەکەین کەوابوو ئەبێ پێداچوونەوەی بکەین لەمەیە بەڕاستی ئەمە ئەگەر هەستیاریانە مامەڵی لەگەڵا نەکەین لێکەوتەی زۆر خراپتری شێبێ و زۆر سپاسانەکەم. خۆش بێ زۆر سپاس دکتۆرە. ئاخر پرسیاری ژوەر دەگرین فاتیمە مراد مەلا با یەکجاری تەواوی بکەین دکتۆر. آخر پرسیار فاتیمە مراد فەرموو. سڵاوتان لێ بێ شەو باش دەستەبیرە دەستان خۆش زۆر سپاس بۆ زاردانی ئەو وێبینارە. وەڵام من یەک ڕەخنەم هەیە یەک پرسیاریشم هەیە دوایەوە دەستخۆشی بۆ دکتۆر ئەرین و
ئامادەکەی زۆر ڕوون بوو زۆر بە باشیش گەیاندی بەڵام ڕخنەکەم ئەوەیە کە دەبا لە سەرەتادا هەندێک بەشان و باڵی زمانی دایکی خۆمان زمانی کوردیدا هەڵبووێت کە زمانی کوردی بەڵێ تازی سەرە هەموو شتەکە بەڵام لەبەر ئەوەی سێمینارەکە تایبەت بوو بە زمانی زۆر کێشەیە بەڵام هەر پێشم وەختنی سوکاگە قوڵی دووەم پرسیاریشم ئەوەیە دەتوانین لێ کاتەفرێکی دوو زمانی بۆ نمونە ئەگەر زمانی ئینگلیزی و عەرەبی کەسێک گرفت بێ و هەردوو زمانەکەی باش بی بەڵام زۆر باش نەبی بێ بەرەو پێش بباتن دەتوانی لە یەک کاتدا هەردوو زمانەکە بەرەو پێش ببات یان چێکی دەست خۆش زۆر سپاس. دەست خۆش دکتۆر ئەلین ئەوە سارەخان دەستی بەرز کردێتەوە دیسان جاریکەم نەمانتوانی وەگرین بفەرمێت سارە سارە مایکەکەت بکەوە فەرموو مەگە نەتوانێ ئەو جارە حەق دەسووتێ دکتۆر ئەلین بفەرموو مامۆستا محەممەد سەرداریش دەستی بەرز کردەوە وەڵا کاتەکە بزانین ئەو دەتوانێت قسە بکە فەرموو کاک محەممەد سەردار سڵاتان لێبێت و شەوتان باش زۆر سپاس بۆ مێبنارە سوودبەخشە سپاس بۆ دکتۆر ئەرین من یەک پرسیارمە بۆ لە دکتۆر ئەرین ئەوەیە کە تاقیکردنەوەکانی ئایلتس و تۆفڵ لەکوێ بەردەستە لە کوردستان بیکەین و وازم بە ئۆنلاین بەردەستە بەس هەنێ زانیاریمان باتێ زۆر مەمنون دەستا خۆش بێت زۆر سپاس دکتۆر ئەرین فەرموو لەبەر کاتەکە دەست پێ بکەین ئینشاڵڵا یەکەم وابزانم زۆربەی بابەتەکان لەسەرەوە بوو کە پاراوسکردنی زمانی دایکە من هیچ کاتێک لەگەڵەوەیان نیم تۆ زمانی بۆیە بە کوردیش باسم کرد هیچ کاتێک لەگەڵەوەیان نیم کە تۆ زمانێکی تر فێربیت و کوردێکت وەلا بنیت من دایمەن ئەڵێم ئەگەر تۆ وەفات بۆ زمانی دایکت نەبێت وەفات بۆ هیچ شتێکی تر نابێت تەنانەت ناسنامە و کەسایەتیش بەڵام بابەتەکە ئەوە نەبوو کە من بەشان و باڵی زمانی کوردیە هەڵبەم چونکە وابزانم دیارەکە ئەو فەخرەی کە ئێمە بە زمانی کوردیەوەیکەین ئەمە تەنها با لەناو خۆمانە نەبێت تکایە ئێمە گە بمانەوێت زمانی کوردی بە دنیا بناسیین ئەبێ زمانێکی بیانی بناسیێنین ئێستا من نمونێکتان بێنمەوە ئێوە بەم نەڵێن بۆچی زمانی ئینگلیزی باسەکەیت من پێتان ئەڵێم چین هەڵگری زمانێکە کە ملیارێک و 700 ملیۆن کەس قسەی پێکات زۆرترین قسەکەر لە هەموو دنیاە وەکو زمانی دایک چینیە بەمەرجە 2 ملیۆن بۆ 20 ملیۆن بۆ 50 ملیۆن کەس بە ئینگلیزی قساکات خێرە 50 ملیۆن توانیوێتی بەسەر ملیارێک و 600 ملیۆن ئازاڵ بێت لەبەرەوەی چین هەمیشە شتەکانی کە گەیاندووە بە خەڵک بە زمانەکەی خۆی گەیانوێتی بەو کەرەکتەر و بەو زەحمەتیە گەیانوێتی بۆیە خەڵک وردە وردە لی کشاوەتەوە نەیویستۆ فێری زمانەکەی بێت نەیویستۆ بۆیە بینیت کەس هەزاراتی وەکو چین نییە کە خەڵنی 4000 بۆ 5000 مێژووی نووسراوی هەیە 4000 ساڵ مێژووی نووسراوی هەیە بەڵام بریتانیا چەندی هەیە بۆچی بریتانیا ئاوای لێ هاتوو بۆچی چین ئاوایە لەبەرەوەی نەیویستوە بگات بە زۆرینەی خەڵک تەنانەت یابان لە پاڵیایەتی لی تێناگات کۆریا لە پاڵیایەتی لی تێناگات بەم دیوێ هەند لە پاڵیایەتی لی تێناگات منیش لەگەڵتانە بە هیچ جۆرە نابێ پەراوێزی زمانی دایک بکرێت بۆ زمانی دووەم بەڕێستان باشە زانم کاک دکتۆر ئیمداد یوڵ جۆرجیوڵ یان کوک یان ئەچسن باسی واکەن کە سەردەمێکی کە پێوتێ critical period لە بەشەرە کە تاوەکو 5 ساڵی تاوەکو 6 ساڵی مرۆڤ ئەبێت فێری زمانی دایک ببێت نابێت فێری هیچ زمانێکی تر ببێت لەبەرەوەی هەر زمانێکی تر فێر ببێت قووەتی بەسەر زمانی دایکەکەی ئاشکێت ئەو کاتە کۆنتترۆلی زمانی دایک لە دەست دەدرێت بۆیە من گلی ناکەم لەوەی کە تۆ خوێندکارەکەت کچەکەت کوڕەکەت ئەنێریتە بەر مەکتەبێکی ئینگلیزی بەڵام کە هاتەوە بۆ ماڵەوە چەنێ بە ئینگلیزی خوێنیوێتی دووقاتی ئەوە وشەی کوردی فێرکە و بیکە بە مێشکیا نەک تواتەوە بۆ ماڵەوە give me the water please thank you تۆ لە ماڵەوە بە کوردی قسەی لەگەڵاکەی
باوکی لە ماڵەوە بە کوردی قسەی بە ئینگلیزی قسەی لەگەڵاکە تۆ بە ئینگلیزی قسەی لەگەڵاکەی لە مەکتەبە هەموو برادەرەکان ئینگلیزن لەمەوەیە پراوێزەخرێت زمانەکە بەڵام چەندێک لە مەکتەب فێر بوو ئەگەر هاتەوە بۆ ماڵەوە چونکە زۆرینی کاتەکان لەگەڵ تۆ باوکیانەیە لەگەڵ تۆ دایکیانە کە تۆ بە کوردی دوو هێندە زیاتر کوردی فێر کرد ئەو کاتە ئەبینیت کوردەکەی زاڵە بێت چکە زمانی ڕەسەنە زمانی کە ئەوترێت بەشێک لە زمان inherited ئەگوێزرێتەوە بە جینات کەەوەش گومانی لەسرە بەڵام تاسا هەنێک لە ڕیسێرچەر واڵێت وەکو پرسیاری دووەم کە منهەج و فێربوونی زمان ئەو منهەجی کە دانراوە بۆ زانکۆ من دام نەناوە بەڵام دڵنیام کە سوودی هەیە لەبرەی ئەو منهەجانەی سە کاک دکتۆر ئیمدادی شەزانێت کە دانراوە خوێندکار زمانەوانیە خوێنێت مۆرفۆلۆژیە خوێنێت ڕێزمانە خوێنێت سنتاکسە خوێنێت سیمانتیکسە خوێنێت ئەدەبە خوێنێت شانۆ خوێنێت ڕۆمان و نامیلکە و کورتە چیرۆک و نۆڤلێتە خوێنێت هەمووی لەلایەک لەلایەکان سوودت پێگەێنێ چ لە ڕووی زمانەوانیەوە بێت چ لە ڕووی گرامەرەوە ڕێزمانیەوە بێت چ لە ڕووی وشەسازیەوە بێت چ لە ڕووی داڕشتنەوە بێت چ لە ڕووی پێکاتەی زمانەوانیەوە بێت سوودت هەر پێگەێنێت مەگەر یەکێک کار خۆی بۆ دەرەجە بخوێنێت و تااقەتی زمانەکەی نەبێت ئەگینا ئەو مەنەجانی من خوێندومە هاوکارێکی سەرسەختم بوون لەوەی کە ئێستا ڕۆژانە 3 ساعت بۆ 4 ساعت ئینگلیزی بخوێنمەوە بۆچی لە بەرەوەی ئەو کاتێک کە بە ئینگلیزی نۆڤڵیان بۆ دانابووم درامایان بۆ دانابووم لە پاڵەوەیان سنتاکس و ڕایتین و فۆنۆتێکس و پرۆناوسیشنیان بۆ دانابووم نەک تەنها زمانەکەم باشکەم لە نووسین بەڵکو لە قسەکردنیشە بۆی ئەو منهەجە لەلایەن کەسانی پسپۆر و شارەزاوە دانرێت دڵنیان بە زۆر فلتەری باشە ڕۆشتوە اینجا دانراوە زمان و هەلی کار لە ناوخۆی کوردستانە ئەمە بەس لە کوردستان وان نییە بۆ بەڕێزی کە وتی مامۆسایەکی هیندیان خسۆتە جێگەی بەڵێ منیش ئەو کاتەی لە چین بووم من خوێندکاری دکتۆرا بووم لە هەنێک ئیش دەریانەکردم دانەیەکیانێنە کە شادەی تەنانەت زانکۆشی نەبوو بەس ئەعدادی تەواو کردو بەس لەبری بریتانی بوو دایانەنە ئەمە لە هەموو دنیا وایە بەس لای ئەمەوان نییە لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپاشاوایە کە کەسێکێنن کە غەیرە ئەو قەومیەتە بێت ئیتر بە هەر هۆکارێک ئەویان نازانم بۆچی بەڵام لە زۆربەی شوێنەکان وان وە زمان و هەلی کار لە ناوخۆی کوردستانە واز لە ئینگلیزی بێنە باشە ئێسەوا بزانم مشکلی هەرە گەورەی ئێمەوەیە کە من تو مەستەکرد لانگوێج وازان زمانی ئینگلیزی زمانی دووەمە من پێشتریش وتم فۆرن لانگوێجە EFL زمانی ئینگلیزی لە وڵاتی ئێمە زمانی دووەم زمانی عەرەبیە بەڵام نمونونەکەم هێنایە لەسەر زمانی ئینگلیزی چونکە ڕۆیتە قۆنسوڵیە پێویستی بە زمانی ئینگلیزیە ڕۆیتە وڵاتەکانی دەور و پشتت پێویستی بە زمانی ئینگلیزیە ئەڕۆیتە خواروی عێراق ئەگەر لە بەغابێت بۆ نمونە عەرەبی نەزانی ئینگلیزیە لە ناوخۆی کوردستانیشا بۆ هەلیکە ئەگەر زمانی کوردی بزانی لە پاڵ زمانێکی ترە ئەشێت هەلیکارێکی باشترت هەبێت وەکو پێم وتی ئێستا قۆنسوڵی ئەمریکی گرانتی ڕاگەیاندووە گرانتی بچووک و گراندی مامناوەن ئەگەر تۆ ئینگلیزی بزانانی ئەتوانی یەکی وی لەو براوانەی ئەو گرانتانە کە لە قۆنسوڵەکان داناوە و زۆر شتی تریش کە هەلی کارت بۆ ڕەخسێنێت بۆ زوو قۆنسوڵەکانە بینم لە ڕێگەی ئەدڤەرتایزمنتێکە لە ڕێگەی ئەعلانێکەوە هەلی کار ڕاگەێنن ئەی خۆ نابێ بەس کوردی بزانی خۆ بێت زمانێکی تریش بزانیت ترە و زمانی دۆمە عەرەبی بێت یان ئینگلیزی بێت کێشێک دروست ناکات ئینگلیزی بێت باشترە عەرەبیش بێت هەر باشە چەند پێویستی بێت زمانی هەلیکار چەند پێویستە پێت دەبێت لە ناو وڵات بۆ زمانی ئینگلیزی پێشتریش باسم کرد کە ئەگە پێویست من بۆ نونە تۆ حسابی ئەومەکە کە هەموو ژیانت لە کوردستانە بیتە سەر حسابی ئەوکە کە دوو ڕۆژتر سەفەرێکە کۆنفرانسێکە وەرکشۆپێکە سمینارێکە چوزانم ئەکسچێنج پرۆگرامێکە شتێکە بۆی هەلی کارت بۆ بڕەخسێت فێری زمانێکی تر بە کاکە واز لە ئینگلیزی بێنە فێری فەڕەنسی بە فێری ئیسپانی بە فێری عەرەبی بە فێری یەکێک بە لەو پێنج زمانەی کە لە عالەمە ئێستا لە تۆپ 5 تر عەرەبی بێ فەڕەنسی بێ ئیسپانی بێ ئینگلیزی بێت هەر زمانێکی تر بمویمە یەکێک بە لەو زمانانە زمانی دایک و کاریگەری بەڵێ ئەگەر تۆ زمانی دایک فێر نەبیت دڵنیا بە ئایدیا ترانسفۆرمیشن ڕۆیە ئەو کاتە نە ئینگلیزیەکە و باشە بێت و نە کوردەکە شت
هەردووکیان سەقەتە بێ لە بڕی تا تەمەنی کریتیکەڵ پیریە تا تەمەنی 5 ساڵی تۆ پێویست بۆیە کە زمانی کوردەکەت پاراو بکەیت بە زمانێکی ڕەسەن قسە بکەیت نەک تۆ مقابلەیەک دەکەن لەناو مقابلەکە 15 وشە ئینگلیزی و 12 وشە عەرەبی و 3 وشەی کوردی و هەوڵ بە تا ئەتوانی شت بە کوردی بخوێن ڕێسە منیش ناڵێم کوردیەکەمەوەنە باش و مەزبوطە بەڵام شتە خوێنمەوە بۆی وردە ئەو وشانەی کە لەناو ئەدەبیاتی کوردیا بەکاری بتوانم بەکاری بێنمەوە ئەو بە ڕێزەشی کەوتی وەکو ڕەخنا زمانی دایک و کاریگەر من هیچ کاتێک لاریم لە زمانی دایک نییە ئێستاشی لێمەوە کە تۆ زمانی دایکت پاراو نەکەیت زمانی دایکت فێر نەبیت چاوەڕێمەکە فێری زمانێکی دووەم بیت وە سێریشیکە هیچ کەسێک فێری زمانێکی ئینگلیزی نابێت تا فێری زمانی دایکی نەبێت بڕوانە هەموو وڵاتانی دنیا تۆش ئەتوانیت فێری کوردی من لە پاڵ زمانی کوردیا بۆیە نەموتووە مین لەنگوێج ئەڵێم سەکند لەنگوێج یاخود فۆرن لەنگوێج نەموتووە مین لەنگوێج نەموتووە زمانی فەرمی وتومە زمانی دووەم یاخود زمانی ئینگلیزی لەو ئاچێتەنێک لەو کێشە و ڕەخنانە دروست بوو بێت لەوەی کە سلایدەکان بە ئینگلیزی بووە بەڵام هەموو ڕەخنەکان ئاراستەی تۆ نەبوو ئاراستەی تۆ نەبوو زیاتر مەبەستیان سیاسەتی گشتی کاروباری خوێندن و پەروەردە لە هەرێمی کوردستانە ئەو تەوەجۆیە وەڵی دەستە خۆش بە کاک دکتۆر و پرسیارەکەشی دەتوانین فێری دوو زمان بین لە هەمان کاتە لە دوای کریتیکەڵ پیریەد لە دوای 5 ساڵی لە دوای 5 ساڵی 6 ساڵی دوو زمان ئەتوانی لە هەمان کاتا فێر بیت بەڵام بە مەرجێک چەنە کار بۆ ئەم زماناکەیت ئەوە نەشکار بۆ ئەو زمانە بکەیت بە مەرجێ لە بەڵانسا ڕایان بگریت لە تای تەرازووە ڕایان بگریت کاردووکیان بە هەمان هێز سەر بکەویت نەک لە دانەیەکیانە خۆ زۆر پێش بخەیت و لە دانەیەکیانە لاواز بێت بۆ مەرجە بەڵام باشترین چاراوەیە کە فێری زمانێک ببیت دواتر فێری زمانێکی تر ببیت کە کتێبەکانی یوڵ و ئەچسن و کوکە بە بینی باسیەوە کرا و پێشما بێت زۆربەی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی وەکو کۆتا پرسیاری شەوی بەڕێزەکە دیوی تاقیکردنەوە لە کێو بەردەستە وەکو ئۆنلاین نازانم بەڵام لە سلێمانی پێم وا بێت و هەڵە نەبم لە سلێمانی و لە هەولێر پۆلیتەکنیک خۆش پۆلیتەکنیک هەیە ئینتەرچێنج ناوە نووسێت پۆلیتەکنیک بە فەرمیی کات لە سلێمانی و بۆ هەولێری کاک دکتۆر هیمدار ئەو خەبیرە لەو بوارەیە باشتر وایە پرسیارەکە ئاڕاستی ئەو بکرێت نەک من لەوێندەر لە هەولێر زیاتر وەکو دەڵێ بریتیش کاونسل خۆیان ئۆفیسیان هەیە لە ڕێی ئەوانەوە ئەنجام دەدرێت لە بۆ تۆفڵیش مەجموعەیەک سنتەری سەرتیفاید هەن کە یەک لەوانە بۆ نمونە لە زانکۆی سۆران وەبزانم هەیە لە زانکۆی تیشکیش هەیە لە زانکۆی کوردستانیش PTE هەیە بە ئاخر پرسیار بێت کاتەکەمان ڕۆیشتووە بەڵام ئەو بەڕێزە کە ئەنەس فەرهاد دەڵێ کامە بەش لە زمان لە هەمویان قڕسترە لیسنینگە سپیکینگە یان ڕایتینگە واتە کە دەمانەوێت فێری زمانێک بین لە کوێوە دەست پێ بکەین هەرچەنە کاک دکتۆر من لە حەزوری تۆیە دڵنیام بکە بام پرسیاریان تۆ جایبیتەوە چکە دڵنیام لە زۆر ئەو پرسیارانی کە لە من کراوە تۆ زۆر لە من شارەزاتری حەزەکە من لە تۆ شتێک فێر بم چکە دڵنیام زۆر شتێتەوە فێر بووم بەڕێزی دکتۆراری بەنسبەت فێربوونی زمان هەموو ئاستەکان لە هەر شوێنێک دەست پێ دەکەی بەڵام بەڕای من بۆ فێربوونی زمان هەرچەند ئێستا منهەجەکانمان بە هەڵەدانراون منهەجی فێربوونی زمانی ئینگلیزیشمان بە هەڵەدانراوە ئەگەر سەیری زمانی دایک بکەین ئێمە یەکەم جار چی فێر دەبین لە زمانی دایک یەکەم جار دەنگ فێر دەبی دوایی لە ڕووی دەنگەکانەوە ئەو دەنگانەی کە لە پێشەوەی زمان دروست دەبن چونکە منداڵ با بڵێن زیاتر سەیتەرە لەسەر ئەو ماسوولکانە دەکا کە لە پێشەوەی دەمن دوای بەرەو خوارەوە بەرەو قڕگ و بەرەو ئەو شتانە دەڕۆی دوای ئەوە دێ سەر دوو دەنجی بەیەکەوە بڕگە دوای ئەوە دوو بڕگەی چونیەک دوای ئەوە دێ سەر تەنانەت ئینتۆنیشن ئەگەر تەمەشا بکەی واتە نەغمە یان نەبرەی دەنگ لە زمانی دووەم و سێەم تۆزێک تاخیر دێ بەڵام لە زمانی دایک هەر لەگەڵ فێربوونەوە دروست دەبێ من پێم وایە سەرەتا ئەوەی زۆر زەحمەتە نووسینەکە لە هەمویان زەحمەتترە بەڵام ئەوەی تر قسەکردن ڕەنگە بەلای من باشترین شێوە بێت چونکە تۆ هەم هاندانێکی خودی خۆتی تێدایە کە دەتوانی قسە بکەی
دوای ئەوە گوێگرتنە دوای ئەوە نووسینەکە کە من پێم وایە لە هەمویان زەحمەتتر نووسینەکەیە چەند شتێکی تێدا هەر زمانەکە نییە بەڵکو تەکنیکیشی تێدایە لە قسەکردن مەبەستم نییە قسەکردن تەکنیکی نییە قسەکردنیش تەکنیک و استراتیژی خۆی هەیە بەڵام تەکنیکەکانی نووسین ئەوە پێویستی بە سکیلی زیاتر پێویستی بە لێهاتووی توانای زیاتر هەیە بەڵام من پێم وایە بۆ فێربوونی زمان بە باشترین شێوە سەرەتا لە قسەکردنەوە دەست پێ بکرێت نەک لە گرامەر و لە با بڵێن ئەوانەی کە وەکو تەقلیدیەکە دێ من هەرەوەن دەمەیە گە شتێک ئیزافە بکەی دکتۆر ئەرین جەنابەت دەتوانێت دەستم خۆش بێت منیش زۆر زانیاری وەرگر لە پاڵەوە بە ڕێزەکە پرسیارەکەی کرد بۆ خێری بنووسێ ببورن ئەتوانم ئینستاگرامەکەم لە خوارەوە بنووسم چونکە بینوسە هەتا لەسەر خەتن بەڕێزانەوەی کە داوای ئینستاگرامەکەمی کردبوو ئەوە سەر لە خوارەوەی نووسم ببورن کاک دکتۆر بفەرمە ناتەوە بینوسە بۆی لەگەڵ بەردەوام بن لە خزمەتان بفەرمن زۆر باشە ئەمە دووبارە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆ بۆ ماوەی زیاتر لە کاتژمێرێک و 38 خولەکە لە خزمەت ئێوەی بەڕێزدا بووین زۆر سپاس دکتۆر ئەرین بۆ ئامادەیت و بۆ ماندووبوونت بۆ هەرچەندە ناساغیش بووی بەڵام زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاری و ئەزمونە با بڵێن بە سوودەکەت کە شێرت کرد لەگەڵ بەشداربووان و لەگەڵ ئێمەش سوودمان وەرگرت هیوادارین سەرکەوتوبی و هیوادارین لە چاڵاکی داهاتوش لەگەڵمان بەردەوام بن زۆر سپاس بۆ بەشداربووانی بەڕێز کە ئەو ماوەیە لەگەڵمان بوون بەردەوام بە سەرنج و تێبینی و پرسیارەکانیان وێبینارەکان دەوڵەمەندتر دەکەن زۆر سپاس بۆ ستافی ئەکادیمیای مێگامایند مامۆستا شەماڵ فرمێسخان کاک پشتیوان کە لە ڕێی ئامادەکردنی پۆستەر و فۆرمی تۆمارکردن و ئەو با بڵێن لایفانێک کە دەیکەنەوە دواترش بە دوواداچون بۆ کارەکان و دوای ئەوە گوتمان تۆماری ئەو وێبینارە لینکەکەی لە یوتیوب دادەندرێ دوای لینکەکەش لەگەڵ ئێوەی بەڕێز شێر دەکەن بۆ ئەوەی ئەو کەسانی کە لەبەر هەر هۆکارێک نەیانتوانیوە بەشدار بن دەتوانن دواتر گوێ لە وێبینارەکە بگرن ئێمە دووبارە سپاس بۆ هەمولایەک هیوادارین لە چاڵەکیەکانی داهاتووی ئەکادمیای مێگامایند پڵاس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لەگەڵمان بن کاک دکتۆر ئێمە هیچمان نەما ئەگەر جەنابەت قسەیەکت هەیە قوربانە بەس دەستخۆشی و بەڕاستی بوو مارک و عازێت بۆ ئێوەی بەڕێز و بۆ هەموو ستافە خۆشەویستە بە زۆر سپاس هیوادارم بە دڵێکی گەورە وەرتان گرت بێت ئەوە ڕەخنەکانیشتان زۆر بە ڕەخنەی هەر بەڕێزێک بێت بە زۆر بە دڵخۆشی خۆشحاڵی وەرێگرن چکە ئینشاڵڵا نەگەر کەسێک حەزی لە کارەکەت نەبێت ڕەخنەت لێ ناگرێت ئەوەکو شتێکی ئەرێنی وەرەگرم دەست و چاوی ئێوە خۆش بێت بەڕاستی هیوای مۆفەقی و سەربەرزی و سەرکەوتویتان بۆ خوازم گەنجی ئەمە پێویستی بەم جۆرە شتانە بێت و من خۆشم زۆرم سوود لەوە بینەرەکانتان بینەوە لە مێگامایل میدیۆ بێ لەوەی کە کاکدتۆ بە ڕێزیشان مامۆسان بوون من علمني حرفا ملكني عبدا هەمیشە خۆم بە خۆشحاڵە زانم کە خوێندکارە بووم ڕۆژێک لە ڕۆژان بەڕێزی زۆر سپاس دکتۆر ئەرین جێی ئانازی ئینشاڵڵا هەر سەرکەوتی بین هەر لە سەرکەوتن دەتبینی سپاس بۆ ئێوەش بەرمەتی هەموو لایەک وێبینارەکە کۆتایی پێدێنن و کاتێکی خۆش